ئایزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. خۆشحاڵین من و هاوڕێم ڕەحمان حسێنزادە جایشتی لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەشتر لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. ئەم بەرنامەی 25مینە. ئەمڕۆ ڕۆژی هەینی 11 حوتی 2025 پێشکەش بە ئێوەی ئازیزەکە. هەوڕە ڕەحمانە کاتت باش و مێدوارم باشبی. زۆر سڵاوم هەیە ئەم کاتەی تۆش شاد و سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکە. بەڵێ هەر ڕەحمان، ئێمە بۆ ئەم بەرنامەیە چەند تەوەرێکمان دانابوو، ویستمان لە دیدار و گفتوگۆکانی نێوان ترامپ و نەتەنیاهۆ دەست پێ بکەین، بەڵام مەسەلەیەکی گەرم و گۆڕ ئەمڕۆ هاتە پێشەوە، ئەویش چەکدانانی پەکەکە بوو. ئەمڕۆ بە شێوەی سیمبولیک ستی چەکداری پەکەکە لە ئەشکەوتی جاسەنە لە شاری سلێمانی، نزیک شاری سلێمانی، سی پارچە چەکیان خستە ناو جێگایەکەوە ئاگریان تێبەردان. ئەمەش بە وەڵامدانەوەیکی سیمبولیک بە پەیامەکەی ئۆجالان ژمێردرا، وەلو چوارچێوە پەیامێکیان خوێنەوە، قسەیان لەسەر ئەوە کرد کە ئەمە هەنگاوێکە بوو بە جێبەجێکردنی و پرۆسی ئاشتیە، و هەروەها ئەوەشیان وت کە ئەمە بڵێن هەنگاوێکی ڕوو لە پێشە بۆ دەستپێکردنی پرۆسی ئاشتی. داواکاری ئەوە بوون کە هەموو دەوڵەتانی کە کاریگەریان هەبوو لەسەر دۆخی کوردستان بێمافی یاخود ستەمی خەڵکی کوردستان پرگوێ نەخەن. هەروە پەیامیشیان بۆ هەموو کارگەران و زەحمەت کێشان و گەلانی دنیا وەک خۆیان ئەڵێن، هەروە ڕۆشنبیران و سۆشیالیستەکان و شەپەکان لە دنیاە کرد کە پشتیوانیان بن لەم خەباتیانە، لەم هەوڵیانە بۆ ڕزگاربوون لە ستەمی میلی و بۆ چارەسەرکردنی یاخود وەک خۆیان تابیت بیەکەن بەدیهێنانی مافەکانی گەری بوون. بەرحاڵ ئێمە پێشتر لە بابەت پەیامی ئۆجالانەوە سەبارەت بە هەموو پرۆسەیە قسە و باسی خۆمان کردووە. ئەمڕۆژ دووبارە لەو درێژەیان من پێم خۆش بوو سەرنجی خۆم دەچکار وەکو پێشتریش لە پەیامەکانە لە پەیامەکەیەوە لە دەستپێکی پرۆسەکەیە وتراوە لەلایەن چەند لایەنێکەوە لێگەدرایە و دووبارە باسی ئاش بەتاڵ و باسی چەکڕێدان و باسی ئەوەی کە سەرنجام ئەم پرۆسەیە بەم جۆرە کۆتایی هات و سەرنجام تەسلیم بوون و لەم شانە هاتوتە پێشەوە، کە وازانم من و تۆ لەو بابەتەوە نەزەریشی ترمان هەیە. ئەگەرچی ئەمە زۆر بڵێن بەو شێوازەی کە خودی پەکەکە خۆی باسێکاوی باتە پێشەوە بە مەسلەیەکی زۆر گەورە و مهم و گرنگ و بەجۆر لە جۆرەکان مەسەلەن ئایدیالیزەی ناکەین، ناچی لە پشتیوە ئینی بکەین. بەڵام لانی کەم لە نەزەر منەوە من بە هەنگاوێکی ئەرێنیە زانم، شتێکی زانم کە لانی کەم جێگەیەوە نییە هیچ ڕەتکردنەوەیەک یاخود بڵێن بە جۆرێک بەد ناوکردنی یاخود ناو ناتۆرە خستنە دوای ئەوانە بژمێرێ. بەڵام بەش بە حاڵی خۆمەزانم کە ئەم پرۆسەیە کە پەکەکەوە دیارە وەک باسەکە ئێوە دەستی پێ بکە، پرۆسەیەکی زۆر زۆر سەختە، زۆر قورسە، بە تایبەت لە دۆخی ئەمڕۆی دنیاە، لە دۆخی ئەمڕۆی تورکیایە کە بە جۆرێک لە جۆرەکان فاشیزم دەمهەراشە، فاشیزم خەریکە باڵا دەستی پەیاکە لە زۆر شوێنی دنیاوە. لە ناو تورکیایە زۆر هەنگاوی دژە دیموکراتیانە ئەو دیموکراتێتە ڕووکەشەی کە لە تورکیاشا هەبوو بە جۆرێک لەلایەن ئەردۆغانەوە تەحمل ناکرێت. زۆر هەنگاوی دژ بە ئازادی و دژ بە هەر تاکو و یاسا و قانونانی کە خۆشیان دایان ناوە ئەبینین. من بەم حاڵە پێم وابێ کە پرۆسەکە زۆر زۆر سەختە، کە دیارە مەرج نییە بەڵێن پرۆسەکە سەختە، هەر لە سەرەتاوە نڵانەوە لێبین کە ئەمە حتمەن بە شکست ئەچێشتێن. مەیدانێکی تری خەباتە بۆ خەڵکی کوردستان، من باسی پەکەکە ناکەم، بەگشتی خەڵکی کوردستانی تورکیا و خەڵکی تورکیا بەگشتی مەیدانێکی تر و خۆناغێکی تری هەڵسوڕان و خەبات لە بەردەمێ ناکرێتەوە.
کە بە هەر معنایەک بێت جیاواز لەوەی کە تا ئێستا بووە، جیاواز لەوەی کە هێزێکی چەکدار بە شاخەوە بووە، شەڕێک لە ئارایە بووە و دەسەڵاتێکە سەرکت و قەمعی ممارسە کردووە بیانی بەمەگرت و سەرکتی ممارسە کردو. ئەچینە جێگایشی تێچینە خۆناغێکی ترەوە کە دیارە سەختە، کێشەی زۆرە، بەڵام سەرکەوتنیشتیایە مستەحیل نییە، مەحاڵ نییە، ژێرکەوتنیشتیایە حاتمی نییە. من بەمەنە ئیتیفاقم بۆی وەختێکی زۆرتر نەگرم، پێم خۆشە ڕای تۆ بزانم دواتریش هەنێ قسەی تر فەرموو. دەست خۆش بێ تۆ ئیشارەت پێدا لە دوای پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان کە بووە بزانم لە 27 فێڤریەی هەرم ساڵ 2025 دەریبڕی هەر وەختە دەنگدانەوەی گەورەی بووە و پەیامە لە ئاست جەهانی لە ئاست مەنتەقەکە لە خودی تورکیە و ئەو وڵاتانەش کە مەسەلەی کوردی بە تایبەتیایە معلومە کاردانەوە بوو، معلومە هەڵوێست گیری زۆرا و جۆر بوو. ئێمەش هەڵوێستی خۆمان دەربڕی وەکو کۆمۆنیستەکان، وەکو کۆمۆنیزمی کاریگەری لەو بابەتەوە و ئێمەش هەر لەم بەرنامەشەوە دەرنەچە ئەو ڕووداوەی ئەمڕۆکە ڕوویدا و هەروەکت و باسکە بە شێوەی سەمبلیک 30 نەفەر لە گریلاکانیان چەکەکانیان دانا و ئاوریشیان تێبەردا. خودی ئەمە بۆ خۆی هیچ نەوعیەتێکی تازە بۆ پرۆسەیە نادا، ئەمە لە درێژەی هەرەو پەیامە هەرەو ڕەوەندە سیاسیەیە کە لانیکەم لە 27 فەوریەدا بە پەیامەکەی ئۆجاڵان زۆر بەرجەستەتر بۆەوە دەنا هەروەک لە لەگدانەوەکانی پێشومانە هەیە. خودی ئەوە لە چەند ساڵەوە پێشیەوە زەمینەی خۆی بوو بە پەیامەکەی ئۆجەلان گەیشت. ئەو کات و ئێستاش من پێم وایە هەڵوێستی دروست بۆ ئێمە کۆمۆنیستەکان نەکومل لە ڕوانگەی زانی چۆنە بەستەجیبەوەی لە ڕوانگەی کام بزوتنەوە، کام چینی ئەو کۆمەلگایە، لە ڕوانگەی کام قازانج و بەرژەوەندەوە تەمەشای ئەم پەیامەی ئۆجەلان تا ڕووداوەکەی ئەمڕۆکەی. بەڵێ ئەگەر لە چوارچەوەی بزوتنەوەی ملی و ناسیۆنالیستی کووردا تەمەشایکەی بە تایبەت ئەوەی خۆی بە میلیتانتر و چەپتر بە باڵی چەپی بزوتنەوەی ناسیۆنالیستی کورد ئەبینێ و ئەوە پێکاکایە کە ڕۆژە باسی ئیستیقلالی کوردستانی هەر چوار پارچەیە کرد، یا دواتر لانیکەم بۆ ماوەیەک لە کوردستانی تورکیایە کرد، دواتر کۆنفدرالیزمی دموکراتیکی باس کردووە. ئێستا لەوانە دەستی کێشاوەتەوە و بەرحاڵ بە جۆرێک سازان ئەوەی خۆیان کردویانە بە بەرنامە دموکراتیزەکردنی کۆمەلگابێ لە ڕوانگەی بزوتنەوەی ملی و ناسیۆنالیستی میلیتانتەوە تەمەشاوکەی. بەڵێ ئەمە هەمووی پاشەکشەیە، ئەو جۆرە خۆیان ئەڵەن تەسلیم تەڵەبیە، سازشکردنە، چونکی عاقبەت ئەم واقعە لە بۆچوونەکانی چەند ساڵەوە پێشی ئۆجەلانەوە تا پەیامەکەی تا کردەوەی ئەمڕۆ ئەوە نیشانەدا لەم کێشمەکێشەی کە لە 45 ساڵی ڕابردووە بە وجود هاتووە و نەهایەتە نەتیجەکەی بووە بە کێشەی مەسەلەی کورد لە کوردستانی تورکیا. یەکەمەوەیە تەناسخواکە زۆر زۆر نابەرابەرە لە بەرابەر پێکاکا و ڕاهبەریەکەش یا دەوڵەتێکی هەتا ئێستاش فاشیست وجودی هەیە بەم هەم جۆرە ئێنعتاف و پاشەکشەیە کە پێکاکا لە خۆی نیشانەدا بە ئاسانی نایەتە پای سازان، هەرچە نەویش مەجبور بووە لە بەعزە شوێنێکە بەعزێک ئیمتیازات بدا کە ئەمان نایبنن. لەو ڕوانگەوە تەمەشای بکەی بەڵێ وایە، بەڵام با بین لە ڕوانگەی چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش و بەرەی ئازادی خواز و بەراوەری خوازی هەرە و کوردستانی تورکیە و کولی تورکیەوە گە تەمەشای بکەی، مادام ئەم پرۆسە بڕواتە ئەو جێگایە سازشێکی لەسەر ساز بێ، بەرحاڵ کار بەو جێگایە بکە ئەم کێشەی سیاسی و نظامی کە 45 ساڵە تەواوی سوخت و سازی ئەو کۆمەلگای داگیر کردووە و اتفاقەن تەبدیل بووە بە ئیشوویەک بە حتا مانعەیەک بەرابەر بە بزوتنەوەیەکی ئازادی خوازی، بەرابەری خوازی، بزوتنەوەیکی کرێکاری و سوسیالیستی لەو کۆمەلگا کە خودی پێکاکاژ ئەدعای سوسیالیستەکە لەو بابەتە. لەو ڕەنگەوە ئێمە تەمەشایەکەین
ئەڵێن بووە بێ مخالفەتی بکەیت مادام کێشەی کۆرد ئەگەر ئەم پرۆسە ئەگەر زۆرە ئەگەر ئەم پرۆسە بە شێوەیەک لە شێوەکان کێشەی کورد لەوێنە هەلکا و بیخاتە پەراوێزەوە کار بەو جێگایە بکە کە بەرحاڵ ئەم تەقابلە نظامیە بە تەواوەتی لا بچێ فەزای سیاسی بکرێتەوە بۆ خەباتی کۆمەڵایەتی و سیاسی و ئەوەی ئەم ڕۆژانە باوە پێڵەن خەباتی مەدەنی و من پێی ئەڵێم بەرجەستە بوونەوەی زیاتری خەباتی چینایەتی دەی ئێمەی کۆمۆنیست چەپ سۆسیالیست نەگەمەی کۆمۆنیست و چەپ سۆزە کرێکار و زەحمەکێشی کۆمەلگای کوردستانی تورکیە بووە بێ مخالفی بێ اتفاقاً بەڵام ئەم پرۆسەیە چی ئەگەیەنێ ئەوە ئەگەیەنێت 45-6 ساڵیش کاری نظامی کرابێ کاری میلیتانت کرابێ پێکاکەش واقعان کردوێتی باڵێکی میلیتانتی بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردە حاصلەکەی ئەوەیە کە ئەیبینین خەریکی سازانێک لەگەڵ دەوڵەتێکی مرکزی فاشیست ئەمە چی ئەگەیەنێ ئەوە ئەگەیەنێ ئستراتێژی فۆق سیاسەت تاکتیکی ئەم بزوتنەوە کە بزوتنەوەی ملی و ناسیۆنالیستی کوردە ئەوەڵەن مەحدودیاتی ئێجگار زۆرە دووەمە نەهایەتەن تبدیل نابێ بە ڕزگاری کۆمەلگا تبدیل نابێ بۆ ئازادی و بەرابەریەی کە لانی کەم خەڵکی بەژمەینەت بەدوایەوە دەنچ ئەمە قسەیەکە هەر لە قەدیمەوە هەمەشە دایم بەرەی سۆسیالیست و کۆمۆنیستەکان کردویانە نەتیجەی ئەوەی لێگرن بێ قایتەن بڵین لەگەڵ ئەم پرۆسە نابێ مخالفەت بکرێ با ئەم پرۆسەیە بڕواتە پێشە و تۆپ کەوتۆتە مەیدانی دەوڵەتی فاشیستی تورکیا ئەگەر مەجبور بە پاشەک شێ بکرێت بە دەریلی فاکتۆرە نێونەتەویەکان منتەقەیەکان یا حتا ئەوزاعی نێوخۆیان ئەویش دەرەجەی لە پاش نەهایەتەن تەبدیلە بێ بە سازشێک تەنهایەتەن تەبدیل بێ بە سازشێکە ئەم شەڕ و کێشەی 45 ساڵە بخاتە پەراوێزەوە نابێ مخالفەتی بکرێ بەڵام لە عین حاڵا هاوکە دەبێ بە چینی کرێکار و خەڵکی زەحمەکێش و چەپ و سۆسیالیستەکانی کۆمەلگای کوردستانی تورکیا کولی تورکیەش بوترێ بەرحاڵ ئەگەرەتانوێ بۆ ئازادی و بەرابەری تەواوەتی تێبکۆشن تۆتە دەورەیەکی تازەیە خۆتان ڕێکخەن خۆتان سازماندن حزبی چەپ و سۆسیالیستی خۆتان دروستکەن ڕێکخراوی جەماوەری و کە ئیرادەی ڕاستەوخۆی ئێوە نمایندەگەی بکە بۆ مافە بەرحەقەکانتان ئەوە خۆڕێ بخەن مانعێکە لە پێشپاتان بوو مانعی کێشەی سیاسی و نظامی لەو کۆمەلگایە لە حولی مەسەلەی ملی بوو ئەچێتە کەنارەوە بەو دەر لە بەڵێ من کەماکان پێداگری ئەەکەم بەسەرەوە هەڵوێستەی بوومانە ئەمە مخالفەت ناکەین هیچ بە تەسلیم تەڵەبی و ئاش بەتاڵ لێکی نادێنەوە با من ئام جملەیە زیاد بکەم ئەو کەسانەی بە تایبەت بنێوی چەپ و سۆسیالیست و حتا بەعضێکیان بنێوی کۆمونیست کاریگەریش عاقبەت وتارەدەن و قساکەن و وەختێڵن سازشکاری و تەسلیم تەڵەبی و سازشکاری پیان خۆش بێ و پیان ناخۆش بێ معنایەوەی خۆیانە بەنە نێو بزوتنەوەکەی پەکاکا و بەو معنایە خەریکن ڕەخنەیەکی دەروون خانەوادەگی لە پێکاکاگرێتیشیە ڕەخنەیەکی تاکتیکیەگرن ڕەخنەیەکی تاکتیکی بۆ سازشکاری بۆ تەسلیم تەڵەبی تەسلیم تەڵەبمە بە سازشکارمە بە ئەی چی بکە عقبەت لەو بنبەستانی کە لەو منتەقەشاری بکە بەڵام ئێمەی چەپ و سۆسیالیست جۆرێکی دیکە تەماشای قەزیەکەکەین و مخالفی ئەم پرۆسەیەژنی زۆر باشە بەڵام من یەک شتیژە بۆ مەسلەیە زیاد بکەم هاوڕێ ڕەحمان من لە ڕووی پراکتیکیەوە من وایە بینم ئەرچی سەرشانی چەپێکی تورکی بۆ نمونە من وا خۆم دانێمە میشە کە ئەمەوێ هەڵوێز لەسەر مەسلەی وڵاتێک لەسەر مەسلەی کێشەیەکی سیاسی دیاریکراو لە وڵاتێکە هەڵوێز بگرم خۆم هەوڵەدەم خۆم خەمە جێگەی کۆمونیستێکی ئەو کۆمەلگایە ئەگەر لەوێ بڵێن چی نەگەوەی کە من لە دەرەوەم چکەم پێم وانە کۆمونیستەکان لە هیچ شوێنێکی دنیاە وەختێک گێتە سەر مەسایلی کارگەری وەختێگێتە سەرەوەی کە وەکو کۆمونیستێک بەرخورد بکات و هەڵوێز بگرێ و ئەوانە ناتوانێت وەکو بوونەوەرێکی دەرەکی ئەو کۆمەلگایە خۆی حسابکاری خۆی خاتە جێگەی چینی کارگەر و چینی زەحمەکێشی ئەو کۆمەلگایە و خۆی بخاتە جێگەی کۆمونیستێکەیەوێ نوێنەرایەتی بەرژەوەندی ئەو چینی کارگەر و زەحمەکێشان بەگشتی بکەوە نوێنەرایەتی خەباتیان بۆ ئازادی و سەرفراز بوون بکە یا ڕزگاری و نەجات بوونیان لە دەست هەموو چەوسانەوە
ئەگەر ئاوا مەسەلەن بەرخود بکەینەوەوانە ڕووداوێکی لەم بابەتە هاتۆتە پێشەوە لە ڕووی پراکتیکیەوە دروستتر ئەوەیە لە هەلومەرجێکی ئاوا هەڵوێست لە بەرامبەر دەسەڵاتێک و حکوومەتێکا بگری کە ئەسڵی تەواوی ستەم و کێشەکان هەر ئەو بووە ئەوەی کە بۆ نمونە گروپێکی دیاریکرا و هێزێکی چەکداریان دروست کردووە لە خۆیان ئەیتوانی مەسەلەن سەرکێشی کۆمەڵێک گەنجی خوێنگەرم بێ ئەگەر بنەمایەک بۆ دەستدانە چەشی کۆمەلگاکی دیاریکراون نەبووە ینی ئەگەر بەهات باە لە تووشایە مەسلەی ستەمی میلی بەو ڕادەیەوە بەو ئەندازەیە دڕندانە نەبووایە بەو ڕادەیە نائینسانی نەبووایە پۆل گەنج و لاوی ئەو کۆمەلگایە بە ژن و پیاوەوە نەهاتن لە هەموو خۆشیەکان و بەختەوەریەکانی ژیان بمورن و بڕۆن چەک هەڵ بگرن و خەریکی خەباتی چەکداری بن معلومە کە کێشەیەکی لەم بابەتە هەبووە ئەمە سەرچاوەکەیەتی و ئەم ستەمە دەسەڵاتێک بەرپرسەلی دەوڵەتێک بەرپرسەلی کە ئەمڕۆ لە هەلومەرجێکی لەم بابەتەیەکەیتە پێشەوە دروستتر وایە وەکو کۆمونیستێکی کۆمەلگەی تورکیا نەک هەڵوێزە بەرامبەر حیزبێکا بگرم کە خەریکە چەکدانێت تۆ لە پرۆسەیەکی ئاشتی دەست پێەکەم بە پێچوانە بێ هەڵبێز لە بەرامبەر دەسەڵاتێکا بگرم کە سەرکوتگەرە و پێ ناچێ و لەوە ناچێکە زۆر ئاسان بێ بەلایە و قوتی بە کە دەستبەرداری ئەو ناسنامە و ئەو شۆڤێنیزمە قەومیە تورکیە بێ کە بەڕاستی من وازانم بەشێکی گەورەی کۆمەلگای تورکیاشی نەخۆش خستۆ لە ماوەی 100 ساڵی ڕابردووە ینی فاشیزمێک و نەخۆشیەکی شۆڤینیزمی و بە جۆرێک بڵاو بۆ تۆ لە کۆمەلگەی تووشایە کە مەسەلەکەی زۆر سەخت کردو بۆ چارەسەرکردن ئەم کێشەیی ئاسان نەکردووە لە لایەکی ترەوە دەسەڵاتێکەکەەوە تا لەگەڵ ئۆپۆزیسیۆنە زۆر نۆرمالەکانی خۆشیان هەڵناکایە خاتە سژنەوە تۆمەتیان بۆ دروستەکە محکەمەکان هینەکە مەحامی لەسەر ئەوەی پارێزەر لەسەر ئەوەی هینی کاری خۆی بۆ پارێزگاریکردن لە پارێزەری زیندانیشی سیاسی کردووە کە بە تۆمەتی فەساد و ئەمانە بڵێن ئەو مدیر بەلەدەی ئەستەمبول کە بە تۆمەتێکی ئاواهین کراوە پارێزەرەکەی ئەو لەسەر ئەنجامدانی کارەخۆی خۆی زیندانی کراوە ئەمە ئەو دۆخەیەکە لە تورکیا هەیە ئەنی هەڵوێستی عملی ئەوەیە تۆ لە بەرامبەر دەسەڵاتیشی لەم بابەتەیە هەڵوێست بنوێنیت و لە بەشداری لەم پرۆسەیە بکەیت بۆ بە ئەنجام گەیشتنی ئەمە بەرحاڵ ئەم هێزە هەر تعریفێکت هەیە بۆی بە هەر جۆرێکی ناسی تۆوانە چەکی داناوە ئەڵێ لە ڕێگەی ئاشتیەوە بە جۆرێک مەسلەی میلی کورد لە کوردستانی تورکیا حەلەکەین ڕاستەکە یا ڕازناکەمە بخێتە ئەو لاوە بەڵام سەرنجام چەک دانێت و کۆتایی بە شەڕدێنێ بۆ بێ هەڵوێز لە بەرامبەر ئەما بژیرە نەک لە بەرامبەر دەسەڵات و دەوڵەتی تورکیا من پێم خۆشە ئاوا هەڵوێز بگرم لە بابەت ئەم مەسەلەیەوە تەبانەوە زۆر ڕاستە چونکی سەرچاوی ستەمگەری ملیە کە لە کوردستانی تورکیا هەیە یا لە بەشەکانی دیکەی کوردستانیشە کە هەیە ئەساسەن لە پێشە لەلایەن دەوڵەتە مەرکەزیەکانەوەیە چ دەوڵەتی دەورەی سەڵتەنەت و ئەڵام بە دوایە جمهوری ئیسلامی لە ئێران چ دەوڵەتی جمهوری تورکیا لە دوای شەڕی جیهانی ئەوەڵەوە یا پێشتریش ئەوەختە ئیمپراتۆری عوسمانی بووە بەرحاڵ دەوڵەتی مەرکەزی عێراق لە نزیکەوە تەجربەکانی فاشیستی باس و پێش باسیش دیارە معلومە ئەو ستەم گەریە ملیەی کە داسەپاوە بەسەر خەڵکی کوردستانە ئەساسەن هۆیەکەی دەوڵەتە ناسیۆنالیست و شۆڤینیستەکانی ئەم یا ئەولان وە بە دیاریکراوی ئەڵان جێگای باسی منوتۆیە بەرحاڵ لە کوردستانی تورکیا ئەوانن و لە بەرابەردا بەڵێ ئەو زمینەیە بووە کە عاقبەت خەڵکێک معتەرز بە زوڵمی ملی بەو ستەمە ملیە بەتایبەت ئەو قسە زۆر ڕاستە حتا پێکاکایەکانی کەن دەورێک بە ئینکار کراوە حتا لەگەڵ من کوردستانی مەسەلەن ئێرانە بینم حتا لە دەورەی سەڵتەنەتی محەممەد ڕەزا پالیوانە خەڵکی کورد لە کوردستانی ئێران ئینکار ناکرا زوڵمی لێکرا اعترافی پێکرا بەڵام زوڵمی لێکرا وەک خەڵکی دەرەجە دوو تەمەشایەکرا مافی بۆ بەڕسمێن ناناسرا دەورانێکی زۆر بووە لە تورکیا نەتەنیا هەر ئینکار کراوە توانە پەدیدەیەک بەنێوی کورد مەسەلەی کورد
وجودی نییە. بەرحاڵ بە قەولی خۆیان دەورانێکی زۆر تێکۆشاون بۆ ئەوەی ئەو ئینکارە وەلا بنێن ڕاون ئینکارە وەلا چووە یەکێ لەو پاشەکشانەی کە اتفاقا ناسیۆنەلیزم و شوڤینیزمی حاکم لە تورکیا کردوێتی ئەو ئێلانیکەم ئەڵان ناتوانن ئینکاری مثلەن بەشێک لە کۆمەلگا بکەن کە کورد زمان و خۆیان بە کورد زانن ئینکاری ئەو بکەن کە دەبێ بازێک مافیان بۆ بەڕسمێت ناسێ هەرەوەی دەمپارتی کە لە نەزەر منەوە شاخەیەکی سیاسی پێکاکا و پەیڕەوی بۆچوونەکانی ئۆجەلانە ئەڵانەوە لە پارلمانە و فراکسیۆنی هەیە و خۆشی معماری ئەم مزاکراتە بۆ بینی دەوڵەتی فاشیستی تورکیە و ئەوە دەنەچە منیش پێما بێ و بۆچوونە دروستە ئەساسی قسەشەوەیە تۆ چ ئەو وەختەی پێشەوەی بێنە پاش سازان لە ماوەی 30 ساڵی گوزەشتە سەرچاوی ئەو زوڵم مستەمە دەوڵەتی مرکزی شوڤینیست ناسیۆنالیستی تورکیە بووە کە ناسیۆنالیزم و شوڤینیزمەکەی دارە بە زەقی و بە بێزەیانە لە دژی خەڵکی کوردستان یا و بەشە لە بەشەکانی دیکەی کۆمەلگا بوون کە خۆیان بە تورک و تورک زمان نەزانیوە بەڵام هەرە و ناسیۆنالیزمی حاکم هەرە و کەماڵیزمی حاکم هەرە و شوڤینیزمی حاکم معلومە بۆتە کۆت و بند و وەسیلەی ئەسارەت بۆ سەرچینی کرێکار و خەڵکی زەحمەکێش لە خودی تورکیەش ئەوە زوڵم و زۆرەکانی بەرابەر بە مخالفانی سیاسی خۆشیان ئەبینین هەتا جەهاپەی کە میراسداری کەماڵ ئاتاتورکان کاندیدا ئەسلەکەی لە زیندانایە ئەمە دلیلی یاقوت ئەو شەڕی باڵەکانی جۆراوجۆری بۆرژوازی و سەرمایهدارین کە لە قالب و ئەحزابی مختلفە خۆیان نیشانەدەن بەم شێوەیە دەنەچەوە قسە زۆر دروستە بە تایبەت ئێستا ئەم پرۆسەی سازانەی کە پێکاکە لانیکەم بەڕەسمی لە 2013 وەختی عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندانەوە پەیامیدا لە نەورۆزی 2013 پەیامیدا بۆ میتینگێکی گەورەی 1 ملیۆنی لە شاری ئامێد هەرم پەروین بوڵدان ئەو وەختە خوێندیەوە هەرە وەختە ئاگربەسی ئێلام کرد لە منە پرسید لە وەختەوە هەتا ئێستاشی حتا بۆ ئەم پرۆسەی سازانە بۆ ئەم پرۆسەی کە سەردانەوێنن حتا بە پکاکەش ئەوە دەوڵەتی تورکیە مقەسرە ئەو نایڵێ ئەم سازشە بەوجود بێ ئەو ناڵێ بەرحاڵ عاقبەت بەرە بەبەرە لەژێر واقعیەتە خەریکە مەجبور بە پاشەکشایەکە بێ من اتفاقاً بەڕەکسی بازێک لێدانەوە ئەزانم هەر وەک تۆش عنوانەکەشتا و تو لە قسەکانی خۆشتا پرۆژەیەکی زۆر پیچیدەیە پرۆژەیەکی زۆر دژوارە تەناسبخواکە زۆر بە زەرەری پێکاکایە زۆر بە زەرەری پێکایە بۆیە بە ئاسانی دەوڵەتی مرکزی و فاشیست جوابی سەرڕاست ناداتەوە جوابی سەرباڵاداتەوە بەڵام پێم وابێ هەلو مەرجە جەهانیەکە هەلو مەرجە منتەقەیەکە هەلو مەرجە لە نێو خودی تورکیایە ئەم دەوڵەتی تورکیە مەجبورەکە دەرەجەیەک لە سازان قبولکە ئایا لە نەتیجەی ئەم سازانە حتا بە تەواوەتی مەسەلەی کورد حەلە بێ لەوێنە بە تایبەت ئایا ستەمی ملی حەلە بێ من لێرە ملاحزەیەکمە حتا پێ خۆشە تەوزیحی خۆت بدەی لەسەر یادداشتێکیش کە تۆ نووسی بود من پێم وابێ ئەتوانێت ئەم پرۆسەیە ئەتوانێت لە نەتیجەی ساسانی ئەم دوو تەرەفەی کە کێشەکە لەسەر دەستی ئەوان بەرجەستە بۆتەوە دەوڵەتی مرکزی تورکیە و دەوڵەتی حزبی پێکاکە لەسەر دەستیەوە ئەوانەگە بە سازش بکەن ئەوەی پێڵێ ئێمە پێڵێن مەسلەی کێشەی سیاسی نظامی لەسەر مەسلەی کوردە ئەوە بەنظر بتوانێت جواب وەربگرێتەوە توانێت بچێتە حاشیەوە من دووبارە و مسالە تاریخی دێنمەوە ئیرلندیەکان ئەلان شەڕ و کێشە نەماوە لە بەندیانە لە ساڵی 1990 وەختی تۆنی بلێر لەسەر کار بوو نایەتەن حەلیان کرد چی ئایا شینفێن و نازانم ئەرتەشی جمهوری خای ئیرلند بە 100% خاستەکانیان گەیشتن هەتا بە 70% گەیشتن بە 80% گەیشتن نەگەیشتن نەهایەتەن سازان لە بینی یەکا سازان ئەڵانەوەی تر لە ساڵی 2000 بەولاوە تۆ بینی شەڕ و کێشە و ئەرتەشی جمهوری خواه و مافی ئیرلندیەکان وانە گۆڕاوە چونەت خۆیان بوونەتە جریانی سیاسی نێو پارلمانی خەریکن چێژگە لەوێ لە فارک ئەوانی خۆهێزێکی چەکدار بوون نهایەتەن بە سازش گەشتن لەگەڵ دەوڵەتە مرکزێکە ئەو کێشە سیاسی نظامیەی کە مەئەساتی ئەبوو
بۆ کۆمەڵانی خەڵک چۆتە کەنار لێرەش دەتوانێت بچێتە کەنار ئایاەوە بە معنایەوەیە بە تەواوەتی سیستەمی ملی لە تورکیا لاچێ من پێم وابێ ئێشتاکوونە ناوە قۆناغێکی دیکەیە سیستەمی ملی زەمانێک لە تورکیا و لە کوردستانی تورکیا تەواو بێ کە قانونی بنەڕەتی و ئەساسی ئەو کۆمەلگایە بە جددی بگۆڕێ ناڵم تەبدیل بێ بە قانونێکی سۆسیالیستی بەڵام تەبدیل بێ بەو جێگایی لانی کەم شارۆمەندی تورکیا بەرەساسی تورک و تورکیەت و تورک زمانی تعریف نەکە لانی کەم بڵێ ئەم کۆمەلگایە جێگای بە قەولی خۆیان بە ئەدەبیاتی خۆیان هەموو نەتەوەکانی تیابێتەوە هەموو نەتەوەکان تیا بەرابەرن وایتر زۆڵمی ملی قبول ناکرێت بەڵێ ئەگەر بەو جێگایە بگا کە بە ئاسانی ناگات بەڵێ وەختە سیستەمی ملیش دەتوانین بڵێن لاچێ بەڵام کێشەی ملی ئەتوانێت حەل بکە و ئەگە بیکە بەنظرم هەنگاوێکی زۆر مثبەتە و نابێ مخالفەتی بکە وای بەرحاڵ من لەو تعبیرەکە کردومە ڕەحمان بەسمەوە بۆ کە بڵێم ئەمە پرۆسێکی دوور و درێژە ئەمە ئەمەی کە ئەم ڕۆپەکە کردی یاخود هەموو ئەو پرۆسێکە دەستی پێ کردووە و بەمەی ئەم ڕۆژەوە هەنگاوێکە بە ئاراستەی چارەسەرکردنی مەسەلەی میلیە وەڵام چارەسەرکردنی مەسەلەی میلی سەرنجام بەبێ کۆتایی هێنان بەستێنی میلی و ئەوانە بە بڕای من بە جێگایەک ناگەانی ئەتوانی ستەمی میلیت هەبێ مەسەلەی میلیت نەبێ بەڵام کە سیستەمی میلی گۆڕا بە مەسەلەی میلی ئەو دەم چارەسەرکردنی مەسەلەی میلی لابردنی ستەمەکەی ئەگەر ناخۆشتێکی تر نییە مەسەلەن سازانی پارتی وێچێتی ئێستا لەگەڵ حکوومەتی مرکزیە بە جۆرێک باسی کێشە و ململانی بینی کوردستان و مرکزی خستۆتە دووتای تەرازوەوە شەیشان کەمێک لاسەنگترە بێت جارێک وی وتیان کەمێک باڵاترە بێ ئەوانە شتێک لەوە ناگۆڕێ بەڵام ئەوەی کە وەکو جاران لە سەردەمی سەدام ئەستەم لەسەر خەڵکی کوردستانی عێراق بوو بێتەوەوانەوە نابینی ئەو ناوچانەی کە لە بندەسی حکوومەتی مرکزی ئەمشی نەستەمی لە کوردێ بکرێ وەکەوەی کە عەرەبێکی ژێتە هەولێر یا چێتە سلێمانیوانە خۆی بە غەریب و بەی نەزانێ بەبانایەک ئەم هینە ئەم جۆرە دۆخە هاتۆتە پێشەوە ئەوەشی کە مەسەلەی میلی چارەسەر ببێ لە کوردستانی تورکیایە ئەگەر سەرنجام نەگابەوەی کەستەمی میلی کۆتایی پێبێت و ئەوانە و بڕای من هەر سازشێک لە بینی ئەم دوو هێزانەیە ببێت ناکاتە ئەوەی کە کولی کێشەکە چارەسەر بێ و ئەم فۆرمەشکە لە بەرەنگاری کە لە ڕوبەڕووەستانەوە لە قوبوڵ نەکردن کە لە پەکەکەیا بەرجەستە بۆتەوە چینە لە فۆرمیترا بەرجەستە بێتەوە گەرەوە هین دەبێت بەرحاڵ من هەندێک پرسیار هاتووە هاوڕە ڕەحمان و بینەرانەمان لەگەڵان شێکیان پرسیارێکی کردووەمان لەزەر ڕاستەخۆ لە تۆیە هاوڕێ عوسمان ئەحمەد دەڵێ پرسیار هاوڕێ ڕەحمان بۆچی پرۆسی چەکدانانی پاکەکە لە زۆنی سەوز و بە سەرپەرشتی دەسەڵاتی یەکێتی بەڕێوە چوو بەرحاڵ پرسیاری بەڵێ فەرموو من حقەتەکەی لە هەموو فاکتۆرەکانی پشتی ئەم ئەمەلیاتە کە نەتیجەکەی ئەمڕۆ لە سوورداشت و لەو ئەشکەوتی ئەڵانێوەکەم لەسەر زمانیە شەماڵ باسی کرد جاسەنە بەڕێوە چوو هەموو بەوردی نازانم لێ ئەگەدار نیم بەڵام شاید بەشێک خواستی خودی پێکاکا بوو کە بتۆری واقعی لە هەموو ساڵانەدا ڕابطەکەی نۆرمالتر بوو لەگەڵ یەکێتی و ئەو منتەقە لەلایەکی دیکەوە ڕاستەکەی فاکتۆری جمهوری ئیسلامی دەبێت لە نظر بگیری عاقبەت پێکاکا ڕابطەی ئەوانەی لە قەندیل دانیشتون ڕابطەیەکیان لەگەڵ خودی جمهوری ئیسلامی ئێرانیش هەیە کە جمهوری ئیسلامی ئێرانیش ئەگەر ڕزایەتی لەسەر ئەم ئەمەلیاتە بێ و لەسەر ئەو کارە بێ دەرە منتەقەی سەوزی پێ باشترە لە منتەقەی پارتی بەڵام لە بیرمان نەچێتەوە لە کولی پرۆسەکەی هەر ئەم ڕۆژ بەڕێوە چوو عاقبەت حتمما تەوافق لەسەر وشە بووە وشیان تەوافق بووە لەسەر تەبلیغاتەکەی تەوافق بووە زۆر بە ئاشکرا دیارە ڕۆڵی لە نێو حزبە سیاسیەکانی کوردستانی عێراق و یا دەوڵەتی ئیقلیم ڕۆڵی زیاتر درا بە نەچیروان بارزانی و بە مەسعود بارزانی و بە بەرحاڵ بەو ئیسلاحە دەوڵەتی ئیقلیم هەرچەند لە منتەقەی زۆنی سەوزیش بەڕێوە چوو بێ بەڵام لەم معاملەی کە کراوە لەگەڵ تورکیا هەر بەو دەریلەی پارتی مناسباتی باشترە لەگەڵ دەوڵەتی ئۆردەغان و ئەوانە امتیازە گەورەکە زیاتر درا لە منە پرسی بە پارتی
بەرحاڵ پرسیارێکی تری هاوڕێ تافگە هەیە دیارە من هاوڕیان و ئازانێک کە بینەرمانن ئێستا گەر زەحمت پێشن لە لای خۆیانەوە لینکیان بەرنمەیە بڵاو بکەنەوە لە سوۆسیال میدیا کۆمەکێکی باشە بێ ئەم بەرنمەیە لە سەر فەیسبوک و لە یوتیوبیش بڵاو بێتەوە بەرنمەکانی فەیسبوک لە ماوەی مانگێکە کۆتاییان پێدێ بۆیە هەم کۆمنتەکان و هەم شێرکردنەکان لە یوتیوبەوە باشترە و ئەگەر تا سەر نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سبسکرایب بکەن ئەم پرسیارەی هاوڕێ تافگە هاتوڵێ بەڕای ئێوە ئەم پرۆسی پەکەکە ئەنجامی بەچی دەکات ئایا دەوڵەتی فاشیستی وڵاتەکانی کوردی تووشیا دەنێت تورکیادان بە داواکاریەکانی پەکەکەدا دەنێت پەکەکە چارەنووسی بەرەوچوە دەچێت ئەگەر تورکیا دان بە داواکاریەکانی پەکەکەدا نەنێت پەکەکە چارنووسی بەکوێ دەچێت ئایا تورکیا قەندیل چۆڵ دەکات یامە بەستی پەکەکەی قەندیل چۆڵەکە ئایا چەکدانانی پەکەکەی کێشەی کورد لە تووشیا چارەسەر بێت هەمان پرسیارە بەرحاڵ جوابی ئەوماندایەوە بەمە چارەسەر نابێ بەڵام هەنگاوێکی گرنگە بۆ دەستپێکردنی پرۆسەیەکی تر وەکو کەسانێکیش کە باز لە بابەتی ئەم شتانەوەکەین بەش بە حاڵی خۆم وەکو حەزاکەم وەکو چاودێری سیاسی و چوزانم لێک دەرەوەی سیاسی ئەمە ئاکتیڤیستی سیاسین ئەوەیشی کە ئێڵین لەسەر هەر دۆخێکی دیاریکرا و بەرحاڵ لەو چوارچەیە وەزیفەیەک بۆ خۆماندانێ نەمەش کێشەیەک نییە لە ئەمریکای لاتین بێ کێشەیەکە لە پەنا دەستمانەوێت لە وڵاتێکی نزیکی خۆمان لە خۆرهڵاتی ناوەڕاستە وەکو چۆن کۆمونیستەکان سەبارەت بە کێشەی فەڵەستینەوانە لە بەرامبەر ئیسرائیلە داکۆچی لە خەڵکی فەڵەستینەکەن بێگومان لە بەرامبەر تووشیاشە ئەمە داکۆچی لە خەڵکی کوردستانی تووشیاکەینجا کورد بینیا کورد نەبین بەرحاڵەمە باشێکی سەرشانی خۆمان نەزانین من پێم وانە ئەم مەسەلەیە زۆر ئاسان بێ بەڵام دیارە باسێکە و بابەتێکە بۆ مداخەلەکردن و کارکردن لەسەری پرسیارەکە عام بوو باوڕێ ڕەحمان بۆ دوکمان بوو بۆیە منیش جواب بمایەوە زۆر کارێکی باشت کرد منیش با چەند شتێک ئیزافە بکەم بۆ قسانی کە تۆ کرد ئەوڵان سڵام هەیە بۆ هاوڕیانی کە پرسیارەکەن ئەوە بڵێم ئەوەی ئەڵێ ئایا واقعاً ممکنە ئەم کێشەی کورد لە کوردستانی تورکیا لەم پرۆسەدا چارەسەر بکە ئەگەر هەروەک شەماڵی ژادەی پێکرد بە گشتی تەمەشای بکەی بۆ نا ئەکرێ بۆ چونکی مەسلەی ملی یا لابردنی سیستەمی ملی لە چوارچێوەی هەرم نەزمە سەرمایەداریانەی کە لە دنیادا هەیە ئەکرێ ئێستا تەرەفێکی ئەم ماجرایە کە 45 ساڵە وەک حەزب خۆی ڕێخستووە زیاتر لە 40 ساڵە خەبات چەکداری کردووە بەپێی ئستراتێژی و سیاست و تاکتیکی ئەمڕۆ خۆی بەپێی قازانج و بەرژەوەندی سازمان و حزب و حتا جنبشەکەی خۆی ئەو بەو نەتیجە گەیشتووە بە بسازێ کۆتایی پێبێنێ تۆپەکە لە مەیدانی دەوڵەتی تورکیادایە ئەگەر دەوڵەتی تورکێش ماهیەت یەزانین زدی ئینسانیە فاشیستە ئیسلامی ناسیۆنالیستی تورکیە بەرحاڵ عاقبەت ئەگەر بە مەیلی خۆی بێ نەوەڵا جوابی هیچ بەشێک لە کۆمەلگای تورکیە و ئەجم لە خەڵکی کوردستانی تورکێش ناداتەوە بەڵام هەموو شتێ بە مەیلی دەوڵەتی مرکزی تورکیەش نییە من وتم ئەبێ ئەم ڕووداوەش لە جەرگەی ئەو ڕووداوە گەورانەی کە لە دنیای ئەمڕۆدا بەڕێوەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێک بەڕێوەیە کە باس لە تەرحی تازەی خاوەرمیانی تازاکەن وەختی خۆی هەر لەسەرم ڕووداوەیە ئەمە لە کلاپاوس و لەوانە قسەمان کردو یەکێ لە دەلیلەکانی دەوڵەتی تورکیا حتا ئەگەر 1% بۆ دانی لەوەی باخچەری چوو لە پارلمانەکەی قسەی کردو هەرم ڕۆژ قسەی کردو و توێتی ئۆجاران کاری خۆی کردجا ئەبێ کۆمیسیۆنی پارلمان بەوجود بێ و بازە کارە بکە حتا ئەگە بە 1% لە 1% بۆ دابنین نەوعێک نەرمژ نیشاندانە بۆ ئەوەیە ئەوان ئەترسن لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەی کە دیزای نەکرێتەوە بە قەولی معروف کە نەقشەکەی داڕێژێتەوە لە درێژەی بەحسەکە ڕەنگە بچینە سەری هەر لەم ملاقاتانەی ترامپ نەتانیاهوانە ترسی گەورەی دەوڵەتی مرکزی تورکیا ئەوەیە لە کارتی کورد لە دژی دەوڵەتی مرکزی تورکیا بەتایبەت دەوڵەتی ملی ئیسلامی ئێستا ئیستفادە بکرێ لەوە نەگەرانە ئەیانوێ و ئەو چەکە نەکەوێتە دەستی دەوڵەتی ئیسرائیل و دەوڵەتی ئەمریکا و چۆزانم زلهێزەکانی دنیا بۆیە لە سیاستدا غیرە ممکن وجودی نییە بەنەزەرم
ئەگەر دەوڵەتی تورکیە مەجبور بە دەرەجەیەک لە پاشەکشێ و سازان بکرێ بنظرم ئەتوانێ بەو جێگایە بکە کە ئەم دوو تەرەفە تافق نامەیە بنووسن سازشێ بنووسن جا کامیان زۆرتر زەرەرەکە و کامیان کەمتر قازانجەکە ئەوە بەحسێکی دیکەیە لەو بابەتەوە معلومە دەوڵەتی مرکزی تورکیا جزوی ناتۆ و هەموو ئەوانە سەهمی گەورەتر حتمما لای ئەوە بێ بەڵام دوو تەرەفی کێشەکە کێشەی سیاسی و نظامی ئەگە بە تەوافق بن بڵەن جاوە ئێمە بە تەوافق گەیشتون و لەو بوولا و کێشەمان نایانی و کێشەیە حەلە بێ کەماکە با من لێرە ئەوڕشە ماڵەوەی زاتفەکەم ئەتوانێت کێشەکە وەک کێشەی سیاسی و نظامی حەل بێ بەڵام پێم وابێ ئێستا ئەتوانێ بەلابرنی بە گشتی سیستەمی ملی منجەر نەبێ بەڵام برینەکە ئەمێنێتەوە قسەی تۆ زۆر ڕاستە برینەکە ئەمێنێتەوە ئەو برینی کەماکان درێژەی سیستەمی ملی لە تورکیا بمێنێ لە پەنای هەموو برینە کۆمەڵایەتەکانی دیکە ئەگەر لەم نەپرسی ئەو قتە ڕێگای ئەوەیە چینی کرێکار و زەحمە چێش و بەرەی ئازادیخوازی کولی کۆمەلگای تورکیا بە کوردستانی تورکیشەوە فکرێکی دیکە بۆ لە بنەڕەتدا ئەم نظامە سیاسی کە لەوێ هەیە لای بنوە ئازادی و خۆشببختیەکە کۆمەڵانی خەڵک احتیاجیان پێ و جملە زوڵمی ملیش بە تەواوەتی نەمێنێ سیستەمی ملی بە تەواوەتی نەمێنێ بەدەستی بێنن عاقبەتی پێکک چی لە دێ پێکک ئەوەی بۆ خۆی داناوە بێ بە حزبێکی سیاسی ئەوە خۆی منحل کردووە ئەو نێوە نامێنێ لەو فۆرمەتەیان نامێنێ هێزی چەکدارەکەی نامێنێ لە منە پرسی دەوڵەتی تورکیا نەرمەژ نیشان بدا ئەمە پێشبینی منە حاضرن هەمویان بچن ببن بە ئەندامی دەمپارتی هەرو دەمپارتیی کە ئێستا دەوڵەتی تورکیا زایران مزاکری لەگەڵەکە و فراکسیۆنی هەیە لە نێو پارلەمانەکە بەستەجی بەوەیە دەوڵەتی تورکیا ئەلان تۆب لە مەدانی دەوڵەتی تورکیا ئەو چ دەکە ئینسان ناتوانێت زۆر خۆشببین بێ چونکی دەوڵەتی تا بڵێ سەر ئێسقان دژی ئینسان و فاشیستە بەڵام هیچتێکی غێرە ممکنیش وجودی نیە زۆر باشە پرسیاری تر زۆر هاتووە ڕۆحمانم باسەمان قەراربا بۆ ئەمە 20 دقەیەکی بۆ دانێنەوە بوو دوو ئەوەنەوە پێشومانی وازوو فریابکەوین تەواوی بەڵام لەبەرەوە بێ تۆزێک بە پەلا لەم پرسیارانە بڕوانین و هەڵدەین جوابم پێ بدەینەوە پێشۆی بچینە سەر بەشەکانی تری بەناوەکەمان خەستانە باشی ڕۆفاغا شەماڵ و ڕەحمان عەزیز سیاسەت ناسیۆنالیستی در ایران و تورکیه و عێراق و سوریه همیشه معامله و مذاکره با دولت ارتجاعی اسلامی و فاشیستی بوده است. اصل کنار گذاشتن PKK میتواند به مبارزه سیاسی و سوسیالیستی و کارگری و اعتصابات و اعتراضات کارگری و زنان و جوانان آزادیخواه و برابری طلب در ترکیه حتی منطقه میتواند کمک کند. نظر شما که رحمان رفیق شمال چیست؟ گرچه رفیق رحمان خیلی خوب و دقیق مسئله را باز کرد. بن بەش بە حاڵی خۆم پێم وایە دیارە پرسیارەکەی هاوڕێ عەزیز عەبد بە فارسی نووسیوێتی ئەڵێ کە سیاسەتی ناسیۆنالیستی لە تورکیا و ئێران و عێراق و سووریا هەمیشە مامەڵە و گفتوگۆ بووە لەگەڵ دەوڵەتە کۆنەپەرستە ئیسلامی و فاشیستەکانی ناوچەکەیە بەڵام چەکدانانی PKK ئەتوانێت کۆمەک بکە بە پێگەیشتن و فراوانبوونەوەی خەباتی سۆسیالیستی سیاسی سۆسیالیستی و کارگەری مانگرتن و ناڕزایە کرێکاریەکان و هیژنان و گەنجانی ئازادی خواست و یەکسانی خواست لە تورکیە وە تەنانە لە ناوچەکە دەتوانێت کۆمەک بەوە بکە. نظری ئێوە چیە سەبارەت بەوە گەرچی هاوڕێ ڕەحمان مەسەلەکەی بە باشی دەست پێ کرد و کردیەوە. بەرحاڵ نظری من وایە کە کۆمەکەکەوە ئەمە لە هەر جێگایەکە کە چەکەکان بێدەنگە بن و ئەو دۆخە لە عسکەرتاریەت و میلیتاری زەبوون نامێنێت چونکە بەڕاستی دروستەکە دەستبردننی PKK بۆ چەک یاخود دەست پێکردنی ئەو جوڵانەوە چەکداریە بەر هەڵباسی PKK ناکەین بەگشتی ئەو جوڵانەوە چەکداری لە کوردستانی تورکیایە بەرەنجامی ئەو ستەمە زۆر توند و تیژ و دڕندانەیە بۆ بەرەنجامی ئەوش بۆ کە بوارێک بۆ دەنگ هەڵبڕین و بەشداریکردنی سیاسی بە جۆرێکی تر نەبووە. بەڵام لەگەڵ ئەوەشا بۆ خۆی سەرنجام فرسەتێکی داوە بە میلیتاریزەکردنی دۆخەکە لە تورکیا سەرانسەر نەک تەنها لە کوردستانیشە و بە پێشێلکردنی زۆرێک لە مافەکان بۆ بڕووبیانەوە. ئێستا ئەمە کە کۆتایی پێدێ بەرحاڵ بەیانوویەکی زۆر گەورە لە دەستی دەوڵەتی تورکیا بۆ مارەسەکردنی سەرکوت و ئیرهابێک کە پێشتر بردوێتە پێشەوە بوارێکی زۆر کەمتری بۆ ئەوە پێتیرۆر لە
تورکایە دەوڵەتی مرکزی لێ بەپرس بووە نەک پەکەکە بەڵام بەرحاڵ بە بیانووی پەکەکەەوە ئەو سیاستە نەبراوتە پێش وەستە و سیاستە لە نامێنەوە ئیمکانی ئەوە ئەبێکە ئەمە فراوانتر بەجای و بوارێک بۆ خەباتی کارگەری سۆشالیستی بکاتەوە ئەوە نەزەری منە ژووبین ئاورە ڕەحمەندایی فرسەت بە تۆ دەم جوابی هەمیان بدەیتەوە با من پرسیارەکان لە نظر خۆمەی کەم دوایی چونکە گەروانە بێ وەختمان زۆر لێڕوە ڕەفیق ڕەحمان چرا پەکەکە دەرمەوردێ این معاملە ڕوو بە مردم کوردستان ڕۆشنگەری نەمیدەهات ئەم پرسیارە بۆ تۆیە بەرحاڵ ئاورە ڕەحمەنجان باخچلی وەردوغان مەگەر لە ناچاریدا مافی میلەتی کوردستان ئەژینا جێگای متمانە نییە یا ڕەنگە هەندێک مافی سادە بدات بە کوردەکان تا پەکەکە بتوێتەوە سەلام ڕفەق ئەمەندی ڕەسیدەم بە خێراتی هاوڕێ هەژی بەرحاڵ سەرچاواتی دڵنیان بەرنامێکی باشتان بوو بەرحاڵ ئەمە پرسیارەکان بوون بە شێکی داوای لێ بردنەکەم ئەگەر تێکستم لەبەر چاو نەگرت بێ بەرحاڵ من جوابی ئەو پرسیارەی ئەو هاوڕێم دایەوە هاوڕێ عەزیز عەبد باقیەکەشی ئەوە خوێن بۆ فەرم من هەر ئەوە ئیزافە بکەم بە قسەکانی تۆ لە وڵامی هاوڕێ عەزیزدا ئەوە دووپات ناکەمەوە من بە ئەوە بڵم یعنی مەزومە لەگەڵ بۆ چوونەکەی هاوڕێ عەزیزیش موافقم قسەکە ئەوەیە ئێمەیەک ئەجملە من بۆ خۆم بەم شەخصێڵم مخالفی سیاسەتەکانی مخالفی ئەم پرۆسی سازانەی کە پێکاکە دەستی پێکردووە نیم معنایەوە نییە تایید کننده سیاسەتی پێکاکە هەر لە بنەڕەتەوە من لەگەڵ ئێمە وەکو کۆمونیستەکان کۆمونیست کارگەری لەگەڵ ئێستراتێژی و فۆق سیاسەتی پێکاکە جیاوازیمان بووە لە ئەین حاڵە لە کۆمەلگای کوردستانە لە هەر بەشێکیا بگری وەختی ئێمەڵین بزوتنەوەی جۆرا و جۆر بوون و ئەجم لە بزوتنەوەی چەپ و سۆسیالیستی وجودی هەیە بزوتنەوەی ناسیۆنالیستیشەیە ئێمە بەش بە حاڵی خۆمان لە کۆمەلگایەکە کە حزورمان بێ ئەمانەوێت بزوتنەوە چەپ و بزوتنەوەی ناسیۆنالیستی و ملیگەرایانە بکەوێتە پەراوێزەوە لاواز بێ ئۆفۆقی سیاسەتی ئستراتێژی تاکتیکی عقبەت ئایا لەم پرۆسەدا ئۆفۆق و سیاست و ئستراتێژی و تاکتیکی پێکاکە زەعیفە بێ دەی با زەعیف بێ بزوتنەوەی چەپ و سۆسیالیستیەوەی پێ زەعیف نابێت اتفاقاً هەرو جۆرە عەزیز عابدیش باسی کردووە ڕێگا ئەکاتەوە سۆسیالیستەکان ئازادی خوازەکان بەرابەری خوازەکانی کوردستانی تورکیە و سەراسەری تورکیە عقبەت بڵن بابە ئەم مەسەلەی ملیە کە کەوتە پەراوێزەوە و مانعێک بووە لە پێشپای خەباتێکی ڕۆشنی چیناتی دەیجاڵان ڕۆژی ئەوەیە مانعەکەم بۆ تۆ با ئێمە دەسەڵ بڕین با ئێمە خۆمان ڕێکخین خۆمان سازمان دەین بۆ مافی بنەڕەتی کۆمەڵانی خەڵکو و بۆ مافی چینایەتی کرێکار و خەڵکی زەحمەتکەش و ژنان و لاوانی ئەو کۆمەلگایش بینە مەیدان دەنەچێت لەو ڕوانگەشە تەمەشای بکەی بە نەزەرم هەنگاوێکی ئەرێنیە ئەمە لەو بابەتەوە هاوڕێ تافگە دووبارە بە دروست ئیشارە کردوەوە ئەڵێ باخچەلێ و ئۆردەقانوانە ئاستەمە مافی خەڵکی کوردستان بەڕسمە منیژەڵم وایە ئەوان مافی خەڵکی تورک زمانی مخەلفی خۆیان بەڕسمە ناناسن ئەوە دروستە بەڵام وتم معادلەکە هەمووی هەر بەدە زەوانیشەوە نییە معادلاتێکی منتەقەی هەیە معادلاتی ژنەی خۆیەیە فشار لەسەر ئەوانیشێ ئەڵان بە نەزەرم ئەم تاکتیکەی ئێستای پێکاکە و ئەو پەیامەی دووسێ ڕۆژ لەوە پێش ئۆجەلان بۆ ئەوەڵجار بە تەسویری خۆی بە دەنگی خۆی آخر ئەوەش تەمەشا بکەن ئەوەش امتیازێک عاقبەت دەوڵەتی تورکیە داوێتی بە پێکاکە و بە ئۆجەلان کە دوای 26 ساڵ بە تەسویری خۆی و بە دەنگی خۆی و بێ دوبارە پەیامەکەی خۆی بەیان کاتەوە جوزی و معاملەیە دیارە قسەیان کردوێتە توانە ئێمە ئیجازە دەین تۆ بە تەسویر و پەیامی خۆت دێ لوتوێنە بێ بۆ بە دوای ئەوە دوو ڕۆژ دوای ئەوە چەک سووتانەکە دەست بکە هەموو ئەمانە جوزی معاملەکەیە بە ئەسپایە ڕواتە پێشێ بە دژواریە ڕواتە پێشێ دەنەچە من پێم وابێ عاقبەت دەوڵەتی مرکزی تورکیەش نهایەتەن مەجبور بێ ددان بە بەعزێک مافدا بنێ ئەوە لەو بابەتەوە من ئیتر نازانم کام پرسیاری دیکەش پێکاکە بۆ ڕەوشەنگەری نەکردووە تاوجەی بزانم پێکاکە عاقبەت بە چەندین تەلەڤیزیۆنکە هەیەی و بە جەریدەکانی کە هەیەی عاقبەت نیەتی خۆیانیان وتووە سیاسەتی خۆیانیان وتووە هەڵەن ئێمە عاقبەت لەو ڕۆژەوە کە ئۆجەلان و ڕابەری پێکاکە
باسی دەوڵەت ملەتی ناوەتە کەنارۆ دەورەیە کۆنفدرالیزمی دموکراتیکی وتووە ئەڵان لە ئاخرین پەیامەکەی ئۆجەلان لە 27 فەوریە ئەڵە بابە لە کۆنفدرالیزمیش گەڕن لە ئۆتۆنمیش گەڕن ئێمە فقط ئەوەی پێڵێن دموکراتیزەبوونی کۆمەلگای تورکیا و هەموو تیاب حەوێنین و بە قەولی ئەوان مافی بەرابەرمان تیابێ معنای ئەمەلیەکەی چییە ئەوەی ئۆجەلان و پێکاکایڵن ئەڵەن ئیجازە بدەن حزبێکی سیاسی بین هەر وەکو دەمپارتی لە بازی لە انتخاباتی پارلمانیا شرکت بکەین لە بەلەدیەکانە ببین ئایا ئەمە معنای ئەوەیە مافی واقعی ستەمی ملی و خەڵکی کوردستانی تیامسۆگەر بێ نا بەڵام ئەوان ئەواڵن لەم بابەتەوە تەبلیغاتی زۆریان کردووە و اتفاقان هەر وەک هاوڕەشەماڵش بێت کە زۆر ئیدعالیزەیەکەن زۆر وەک سەرکەوتنی گەورەی مێژووی و تاریخینی ئێمە وای نابین ئەوە نییە اتفاقا ئەمەی ئەمڕۆ بۆ پێکاکە پێش هاتووە لەم نەپرسی عاقبەتی ئستراتیژی و سیاسەتی هەموو بەرەکانی جونبشی ملی و ناسیۆنالیستیە کە تووشی ئەبن و تووشی هاتوون و نەهایەتەن ئەوە سابت دەکات لە کاناڵی جونبشی ملی و ناسیۆنالیستیەوە مافی خەڵکی کوردستان دەستەبەر ناکرێت. زۆر باشە بەرحاڵ هەوڕەحمان بچینە سەر باسێکی تر و بابەتێکی تر ماسا لێرە ئەزانم کە بینەرانمان پێیان خۆشە زۆرتر لەسەرم بەبەستانە قسە بکەین بەڵام ناچارە بێ موازەی تریش هەیە بیپۆشێنین ئەویش ئەو یەکتر دیتنەیە کە لە نێوان ترامپ و نەتەنیاهۆیە لە هەفتەی ڕابردووە ڕوویە دوێنێ بوو پێما بێت کە نەتەنیاهۆ ئەمریکای جێهێشت چەند کۆبوونەوەک لەوە کرا بە جیاواز لەو کۆبوونەوانی کە ترامپ هەمیشە ئەی کات و زۆر پێخۆشە خۆی تا بنوێنێتەوەوانە کۆبوونەوەکان زۆر پەیامی ڕووبەدەرەوەی دیار نەبوو تەنانەت دوای کۆبوونەوەیکی دوور و درێژیش هەتا ئامادە نەبوون کە بۆ ڕۆژنامەوانە قسەیشیش بکەن جوای پرسیاریش بنەوە بەڵام ئەوەی کە لێی دەرهاتۆتە دەرەوە لەم کۆبوونەوەوانە و لێرە و لێ دزەی کردووە یاخود ئەتوانی لە نێو دێڕی لێدوانە جۆر بە جۆرەکانی ترامپ و نەتەنیاهۆیە بیخوێنیتەوە ئەوەیە کە سەرنجام ئەو نەخشەی کەدایەن ناوە ترامپ و نەتەنیاهۆ زۆرتر بە ئاراستەی توندکردنەوەی تند و تیژەکانە لە ناوچەکە شتێکی ئاوا ئەمڕۆ لە هەواڵەکانە بڵاو بووە کە ئەمریکا قەولی بە نەتەنیاهۆ داوە کە هێرش بکاتەوە سەر حوسەکان دووبارە لە حوسەکان بداتەوە و یەک دوو 6 ڕۆژێکیش دووبارە مۆڵەت باس کراوەتە ئەگەر ئەم پرۆسی ئاشتیە خودم سەفقەیە بۆ ئازادکردنی گیراوەکانی ئیسرائیل یا بڵێن ئەسیرەکانی ئیسرائیل لای حەماس ڕفێنراوەکانی بەرحاڵ لەلایەن حەماسەوە ئەگەر ئەوانە ئازاد بکرێن یا ئەم سەفقەیە بۆ ئازادکردنیوان بچێتە پێشەوە 6 ڕۆژ ئاگربەز لە غەزەیە ئەچێتە پێشەوە بەڵام لە هەمان کاتە 6 ڕۆژی تریش باس کراوە ئەویش ئەوەیە کە نەتەنیاهۆ 6 ڕۆژی تری داناوە بۆ مۆڵەتدان بە ئێران کە لەگەڵ ئەمریکایەوە سەبارەت بە مەسائلە نەوەیەکانی ڕێبکەوێ لە ڕاستیە ئەسەن ملدا بنەوێنێ لەم کەینوبەینەشا شتێکیش کە جێگای سەرنج بوو لە هەفتەی ڕابردووە و گفتوگۆیی پزیشکیان بوو لەگەڵ ڕۆژنامەوان تاکە کاڵسۆن کامیش لەم چوارچێوەیەمانە پیاکە بەشێک بە بڕای من ئەوەی کە من لێم بینی یاخود لێم بیست سەبارەت بەم گفتوگۆیە جگە لە داماوی و ملدانەواندنی جمهوری ئیسلامی بۆ مەرجەکانی ئەمریکا هیچی ئەو توی تری تیا نابیدرێ هەستەکەی دۆخی ئێران زۆر شەڕە و ئەم هەڵمەتەی کە ئەمریکا و ئیسرائیل دەستیان پێکردووە و ئاسان کۆتایی پێنایە و جمهوری ئیسلامی ئێران بە جۆرێک لە جۆرەکان بۆی معلوم بووە کە دەواازەیەکە لە بەردەمیان کراوەت و دەواازی تەسلیم بوونە بەغیری ئەوە ممکنە لەو هاوسەنگی هێزی کە ئێستا لە ناوچەکەیە هەیە و لە دنیا هەیە نەتوانێت ئەو بەرەنگاریە بکە مەگەر ئەوەی کە شتێک لە ململانەکانی نێوان رووسیا و چین لەلایەک و ئەمریکا لەلایشتر بگۆڕێکە زۆر دوورە ئەوە بتوانێت لەم نزیکانیان ڕووە بتوانێت کاریگەری لەسەر دۆخی ناوچەکە بەرحاڵ
من دانیشتەکەی ترامپ و ناتانیاهۆم بۆنی خوێنی لێ هات بە بڕای من بە بۆ چوونی من ئەگەرچی زۆر دەنگی نعرەتەوانیان نارەتەی شەڕخوازانیان نەئەبیسترا بە معنایەک زۆرتر باسی ئاشتیەکرا نەتەنیاهۆش و جاملی ترامپێکرد کە دیارەوەش بۆ خۆی بەڕاستیە توانێت وەکو جۆشێک بیژێڕنەوە پێی پێ بکەنی کە ناتانیاهۆیەکە چەندین هزار مناڵی لە غەزە کە لە پاشە کردووە خەریکە ئاڵێت ترامپێک کە دامەزراوە ئەتۆمیەکانی ئێرانی بۆمباران کرد و ئەگەری ئەوە هەبوو کە کارەساتێکی ژینگەی لەو ناوچەیە بخاتەوە نەتەنیاهۆ بە ترامپەڵێت تۆ شایانی خەڵاتی نۆبلی بۆ ئاشتی و من تۆ تەرشیحەکەم و کاندی دەکەم بۆ خەڵاتی نۆبل بۆ ئاشتی ئەیتر ئەمە بەرەتوانین وەکو جۆشێک سەیری بکەین زۆرتر پێ ئەچێ ئەم سەرمایهدارانە کە لە دەرەوەی نۆرمی عادی و ئەوەی باوی بۆ ژوازی دنیاە قەراریان گرتووە کەمێک گاڵتەیان لێبێت لەو چوارچێوان و بیانێ بە جۆرە مەسخەرەی بکەن هەم یاساکانی نێودەوڵەتی هەموو شتە نێودەوڵەتیانێک کە پەیوەندی بە ئاشتی و ئاسایشەوە هەیە بۆیە نەتەنیاهۆیەکی ئینسان کوژ و جینۆسایتکەر ترامپێکی شەڕخواز و وڵاتوێرانکەر کاندی دەکات ترامپ لە ناو لۆسەنجلۆسە شەڕی بەرپا کرد و خەریک و قەسابخانە بخۆڵقینە چ جایەوەی بگا بۆی کە ئاشتی خواز بێت لەسەر ئاسی دنیاە بەرحاڵ من انتیباعشی ئەوام لەسەر ئەم دانیشتنە هەبوو لێرە بەمەنە اکتیفاکەم فەرمووە هەروەک تۆ شارەت پێکرد ئەم دیدارەی بینی نەتانیاهو و ترامپ کە لە نەزەر منەوە دوو کەسایەتی یا ڕوخساری فاشیزمی ئەم دەورەن لە دنیا ئەویان لە ڕاسی دەوڵەتی ئەمریکای کە تا ئێستاش یەکەمین هێزی گەورەی دنیاە دووەمیش دەوڵەتی نژاد پەرست و فاشیستی ئیسرائیلە کە لەو ڕۆژەوە کە بەوجود هاتووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مەزهەر و نیشانەی جەنگ و تەرۆریزم و وێرانکاری و نەسڵکوشی و پاکتاوکردن و داگیرکاریە ئەمانە سابقەی قەدیمی دوو دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیل هەرچیەکەیە ئەم دیدارەی ئێستایان لەم دووسێ ڕۆژی گوزەشتەیە جاڵێ بە قەولی فارسیەڵێ پرۆپەیمانتر لە هەموو دیدارەکانی دیکەی بووە دیدارەکانی دیکەیان بووە بە ماوە زیاتر بووە بە تعدادی چاوپێککەوتن لەگەڵ یەکتری زیاتر بووە لە عینە حاڵان نەتانیاهو تقریبەن هەموو مقاماتی باڵای دەوڵەتی ترامپی لەوێنە لە پێنتاگۆنەوە گرتوێتی تا وەزیر خارجەی تا هەمووی بە توور و تەفسیل دیوە سەناتۆرەکانی جمهوری خاو حتا دموکراتیش تاوجێی بزانم چاوپێککەوتنی بووە یعنی بەرنمەیەکی هەمەلایەنە داڕێژراو بووە لە دوای دوو واقع لە وەختێکایە کەمە 21مین مانگی شەڕ و تەرۆریزم و نەسڵکوشی دەوڵەتی ئیسرائیلە لە خاوەرمیانەدا و ئەوەی 21 مانگ لەوە پێش هەرم نەتانیاهوی فاشیست ڕۆژی ئەوەڵ دوای یەکەمین حملە تەرۆریستیەکەی حەماس باسی کاردانەوەی کرد وتی ئێمە کارێک دەست پێ دەکەین کە خاوەرمیانە دەگۆڕێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دزاینەکەینەوە ئەو وەختە ڕەنگە زۆر کەس وەک جۆک دیبێتی وەک شۆخی دیبێتی بەڵام ئەمڕۆ 21 مانگ گوزەراوە و حقەتەکەوەیە تا هەر ئێستا هەرچەند نەخشەکان بەسەرنجام نەگەیوە بەڵام زۆرێک لەو گۆڕانکاریان بە وجود هێناوە ئەڵئان خاوەرمیانی ئێستایەکە حزب الله بە وەزیەتەی لێدەرات و فەزای لوبنان گۆڕاوە طبعاً بە قازانجی بەرەی ئەمریکا و ئیسرائیل ئەگە لەم نەپرسی غەزە و پاکتاوکردن و نەسڵکوشی ئابم کارەساتەی ئێستا گەیوە ڕژیمی بەشار ئەسەدی فاشیست نەماوەخۆ نەماوە حوسی زەربەی خواردووە نەیابەتیەکانی ئێران لە عێراق وەک جاران دەنگ و هەرایانیە و خودی جمهوری ئیسلامی ژەڵان مەوزوعی مەسەلەیە و زۆرترین زەربەی خواردووە و زەعیف بووە
دەنەچە بە دەرەجەیەک گۆڕیویانە یەک ئەوەیە یەک دوای ئەم شەڕی 12 ڕۆژە بۆ کە لەگەڵ جمهوری ئیسلامی کردویانە بە شەراکەت کردویانە هەم ئەوە هیچ من پێم وابێ کولی نەقشەی 21 مانگە و نەقشەی ئەمجارش بە دژی جمهوری ئیسلامی نەقشەی مشتەرەکی دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیل بوو بە سەرپەرستی لانیکەم ئەمەی جمهوری ئیسلامی بە سەرپەرستی ترامپ نەتەنیاهو ئەوە بوو ڕاستەوخۆ خودی ئەمریکاش دەرگێری شەڕ بووە ئەمان ینی ئەم دوو دەوڵەتە و ئەم دوو کەسە لە ڕاستی ئەم دوو دەوڵەتەدا یاڵان سەرمەستی سەرکەوتنەکانیانن لانیکەم لە خاوەرمیانەدا لە ڕۆژهەڵات لەو کاتەدا ئەمانە کۆبوونەتەوە تۆ تەمەشایکە دیداری پێشویان سێ چوار مانگ لەوە پێش بوو مەحدود تریش بوو ئەم کارەساتانەی غەزەی لە کەوتوتەوە کە دەستی دەوڵەتی ئیسرائیل ئاواڵەیە بۆ هەرچێک پێخۆش بێ ئەیکە واخرین مەوردی وێ حتا لەگەڵ پێشنا لەگەڵ قەراردادی ئاتەشبەسێک کە بە زۆری خودی ئەم دەوڵەتی ترامپ پێشنهادی کردووە ئاخرین لەحظەش هەر ئەمڕۆ نەتانیاهوی فاشیست نەهایەتەن مقاومەت دەکا ئەڵێ ڕەفعجەیەک چۆڵ ناکەم دەنەچە ئاتەشبەس لەوانەیە نەکرێ و تهدیدی 16 ڕۆژەشی کردووە کە شەماڵ عەلی تو بۆ خۆت باست کرد وەختێکی ئاوادا یعنی مەزومێ ئەو وەختی سێ چوار مانگ لەوە پێش لە موقعەتی ئێستاشدا نەبوون بەقەد ئێستا لە نەزەر خۆیانەوە سەرکەوتنیان بەدەستنیان نبوو ئەو نەقشانەیان ڕژ لە دژی جمهوری ئیسلامی و ئەو شەڕیان گۆستەوە بۆ جامعی ئێران شەڕی 12 ڕۆژ لەو شەرایتە سەرمەستیەدا و ئەزانن ڕەقیبە جەهانیەکانی ئەمریکا ئەجملە رووسیا بە دەلیلی دەرگیربوونی لەگەڵ شەڕی ئۆکراین و چینیش بە دەلیلی پرۆژەکانی دیکەی خۆی و جارە هەر مەسەلەی ئەوەیە لە تایوان و لەو جۆرە جێگایانە مشکلی بۆ دروست نەکەن بەرحاڵ ئەبینن ڕەقیبە جەهانیەکانیش ئەو جۆرە کاردانەوەیان ئەجملە نییە لە بەرابەر ئەمریکا ئیسرائیل نەقشەی کۆنەپەرستانیان بە نێوی خاوەرمیانەی تازە نەبەنە پێشێ و بە تایبەت چین و رووسیا کە پشتیوانی بە ئیستلاح ئستراتژیکی جمهوری ئیسلامی بوون ئەوەش 12 ڕۆژ شەڕ بە جمهوری ئیسلامی داسەپا و رووسیا و چین کارێکی ئەوتۆیان نەکرد غەیرەسکاری دیپلۆماتیک و مەحکۆمکردن جا لە ئەم هەلومەرجەم بۆیە تەوزەدا ئالەم شرایطەدا ئەمانە بە تێر و تەسەلی دانیشتون و خودی نەتانیاهو سەریحتر دەڵێ ڕاستە ئەڵێ لە هەموو شتێک قسەمان کردووە لە غەزەوە گرتوێتی تا جمهوری ئیسلامی تا نەقشەمان لە خاوەرمیانە واوەتر لە خاوەرمیانش یعنی دەنەچە من پێم وابێ اتفاقاً ئەم فاکتۆرانە گەبنەیە کەناریەک و ئەم دوو فاشیستەش لەم وەختەدا دەستیان ناوەتە ناو دەستی یەک ئەوەی وا تۆ پێ هاوڕەشەمە باس کرد بۆنی خوێنی زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێ بۆنی درێژەی شەڕ بە تایبەت لەسەر کۆمەلگای ئێران و بە بەهانەی خودی جمهوری ئیسلامی و شوێنەکانی دێ چونکی دەرنەتیجە ئەڵان ئەگەر لازم بوو بڕێک کۆنکرێتر لە مۆری جمهوری ئیسلامی من نامێت لۆزێتە درێژ دەیمبات توش ئەوە بڵێم حتا ئەوەی تۆ باسە کرد ئەوەی کەمتر کۆنفرانسی مەتبوعاتیان بوو ئەوەی کەمتر شتەکان باسەکەن جاوە نیشانەی خەتەر ناکە ینی پرۆژەهایەکەیە ینی نەخشەهایەکەیە پێویست ناکاڵان قسەی دەکرد و عینی نەتانیاهو کوتی ئێمە نەخشەمان داڕشتووە نهایەتەن هەم 16 ڕۆژێک دێدلاین و ئیلتیماتیۆم لەسەر غەزە و غەزەدانراوە هەم بۆ جمهوری ئیسلامی ژووتراوە لە 16 ڕۆژی داهاتووە ئەمە نەتانیاهو ئەڵێ تر نازانم قسەی ترامپیشیانە نەتانیاهو لە 16 ڕۆژی داهاتووە مذاکرات بینی ئەمریکا و جمهوری ئیسلامی بە نەتیجە گەی بە نەتیجەی بابی دڵی نەتانیاهو ئەڵبەتە ئەوە زۆر باشە ئەگەر زۆر عالیە ڕابە و کەلیمە تەرجمە کراوەتەوە ئەگەر ئەوە نەکرێ دووبارە ئێمە بە هەر شێوەیەک بتوانین ئەهدافی خۆمانە پێینە پێشێ ینی شەڕەکی ینی گورزەوە شێنین دەرنەچە من پێم وابێ ئەمانە هەموو نیشانەی خەتەرناکەن لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەتا لە ئاستی جیهانی مەسەلەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە لانی کەمیەوەیە هەیەت حاکمەی ئەمریکا ئەم هێژمونی تەڵەبی جیهانیە کە هەیەە ئەم 21 مانگە بۆیان بووە بە فرسەت لە عینە حاڵە ئەرتەشێکی فاشیستی وەکو دەوڵەتی ئیسرائیلیان لە بەردەستدا شەڕیان بۆ کە و بۆم بەخاو هەموو ئەو کارانە
يعني أم نقش جهانيشيان وأم نقش منطقيشيان بنا بيشو من اتفاقا لم دیداری نێوان ترامپ و نەتەنیاهو ئەوەی لێ دەخوێنمەوە نەقشەی کارەساتباری گەورەتر لە ئاست جیهانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەت لەسەر ئێران کاگە پێت خۆش بە لە درێژە قسەی لەسەر بکەین. زۆر باشە. من پێم خۆشە هەر لە چوارچێوەی ئەو گفتوگۆی کە پزیشکیان کردی لەگەڵ تاکە کاڵسۆنە باسی دۆخی ناو ئێران بکەین. من یعنی هەنێک لە راپۆرتەکانی میدیاکان و هەنێک شت لە ناو ئێرانەوە باسەکرێوانە دۆخێکی زۆر نالەبار لە دوای ئەو شەڕی 12 ڕۆژەوە هاتوتەکایەوە بە جۆرێک هەستەکەی جارێ بڵێن هەفتەی پێشوش کەمێ قسەمان لەسەرەوانە کرد تقریباً هیچ بڵێن شخصێتێکی سەرەکی جمهوری ئیسلامی ئێران نەماوەتەوە ئێستا تۆمەتبار نەکرابێ بە جاسووسی ئەوان لە بینی یەکترا خەریکە کێشەکان زۆر قوڵە بێتەوە. و هەر لەم هەفتەی ڕابردووە حتمما تۆ ژاگاداری 180 کەس لە اقتصاددان و کەسانێک کە صاحب نەزەرن لە ناوەوەی ئێران و لە دەرەوەی ئێران کە لە بواری اقتصادا هینیان هەیە نامەیەشی دەستە جەمعیان بۆ پزیشکیان نردووە کە پێویست بە ئاکا کە دۆخی اقتصادی و ئەوانە ئاڵوگۆڕی بەسەرا بێت. اینجا ئەو گفتوگۆی پزیشکیان لەگەڵ تاکە کاڵسۆنە تاکە کاڵسۆن یەکێکە لە ڕۆژنامەوانە ڕاستڕەوە ناسراوەکانی ئەمریکا کە بە جۆرێک لە بڵێن لە باڵە هەر ڕاستەکەی حیزبی کۆماری حسابەکرێ گەرچی زۆر لەگەڵ ترامپە داوی ناکوڵێ و بەشێک هەتاکو لەگەڵ دام و دەستگا ڕسمیەکانی میدیایی بوون سەر فۆکس نیوز ئەوانە نەیتوانی درێژەی پێدا و دەریان کرد. بەڵام تاکە کاڵسۆن گەشێکە لە بڵێن ئین ڕاستڕەوەکان ڕۆژنامەوان ڕاستڕەوەکان کە زۆر لە دژی لیبرالیزمە بەگشتی وەکو خۆیان ناوێنن بەڵام دیارە لە دژی چەپ و لە دژی هەموو بیر و بۆچوونیی سۆشالیستی ئەوانەیە مەجالێکی کردوەوە بۆ پزیشکیان کە قسە بکە ئەو قسانەی لێ پزیشکیان کردوێتی و گفتوگۆی کردووە نیشانەیەکی داماوی زۆر بەرجەستەی پێوابینی کە جمهوری ئیسلامی ئێران تقریبا دەستشی کەوتۆتە ئەم لاویشی کەوتۆتە ئەو لاو نازانێت چی بکە. بەرحاڵ ئەوەی لە قسەکانی پزیشکیانە ئاخوێنرێتەوە و تێگای ئینسانەوەیە کە دۆخی ناو جمهوری ئیسلامی لە ڕادە بە دەروێرانە و ئەوەشی کە تا ئێستا ئەوە لە ئاشورایە بەرحاڵ هەرچۆنێک بوو بڵێ خامنەئی وە چەند ساتێکی کەم دەرکەوت و نیشانی دەکە هێشتا ماوە نەمردووە بەڵام جگە لەوە شتێکی ئەو تۆ لە خامنەئیش نابێت خامنەئیش کەوتۆتە سوچێکەوە کە کەس نازانێت بە تەمای چییە نەخشەی چییە قسەی چییە ینی هەستەکەی سەردەربوومیێکی زۆر سیر لە ناو ئێرانە لە ئارایە لە هەمان کاتە ئەو ترس و تۆقاندنەی کە جمهوری ئیسلامی ئێران لە بەرامبەر خەڵکە ئەوێ بڵاوی بکاتەوە بۆی کەوا خەڵک دادگاوی ئەدامەکەوە پێم وابێ لە دوای شەڕەوە هەتاکو هەفتەی ڕابردوو نزیکی 6 کەس ئەعدام کرابوو بەشێک ئەو 6 کەسە هەر شەشیان بە تاوانی سیخوڕی بۆ ئیسرائیل ئەعدام کراون کە چەند دانەیەک لەوانە سیان لەوانە بەلانی کەمەوە 2 ساڵ و شتێک لەمەوە پێش زیندانی کراون و لە زیندانا بوون ئەمڕۆ بە تاوان و بە تۆمەتی سیخوڕیکردن بۆ ئیسرائیل ئەعدامەکرێت لە پاڵ ئەوەیە دوایی لە ئەخیری بەرنامەکەشمان دێنە سەری و پەلاماری کە بۆ سەر ئەفغانستانەکان کراوە ینی بە جۆرێک دۆخەکە لە بەگشتی لە ناو ئێرانە دۆخی زۆر قەیراناویە لە هەموو لایەنەکانەوە سەردەرگومی ئەبیری و ئەو گفتوگۆی کە پزیشکیانیش کردی کە پێم خۆشە من لەوە زیاتر وەخت نەگرم تەفاسیەکانی تری بۆ تۆ بەجێ بێڵم هاوڕە ڕەحمان بەڵام من زۆر نیشانەی داماوی و بڵێن دەست و پێونکردنم پێوە بینی. دقیقاً وایە با من لە درێژەی باسەکەی پێشوە دێمەوە سەر هەرم وتوێژەی پزیشکیان کارە و جۆرەی تۆ بە دروست باست کرد داماوی جمهوری ئیسلامی نوێنەرایەتیەکە مەسەلە ئەوەیە حتا لەم دیدارەی بینی ترامپ نەتەنیاهو بووە خۆ معلومە یەکێ لە مەسەلە محوەرەکانی کە بەیەکەوە قسەیان لەسەر کردووە جمهوری ئیسلامی و حتا داهاتوی جمهوری ئیسلامی و ئەوزاو ئەحواڵ لە ئێرانە عاقبەت ئەم نەقشەی خاوەرمیانەی گەورەی کە
دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیل هەیەە بەوە کۆتایی بەوە تەواو جێگیر ئەبێ کە ئەو جمهوری ئیسلامیەی کە 30 ساڵی ڕابردوو بووە ئەوەی پێڵێن لە دژی ئەمریکایی گەری کردووە دژمنایەتی ئاشکرای لەگەڵ ئیسرائیل دەربڕیوە عاقبەت بە قەولی ئەوان خاوەرمیانەی نائەمن کردووە و بە دەرەجەیەکیش بە تەوری واقعی وای کردووە ئەو هێزە نیابەتیانەی دروستی کرد ئەو ترۆریزمەی پەرەی پێدا جمهوری ئیسلامی لە ڕۆژێکەوە هاتوۆتە سەرکار مشکلێکی گەورە بووە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حتا تبدیل بوو بەرعکسی پرۆپاگەند و تەبلیغاتەکەی کە دیفاعی لە حەماس و جەهادوانە کرد وەکو جمهوری ئیسلامی تبدیل بوو بە مانعێکی گەورە لە بەرابەرەوەی بەڕاستی حتا خەڵکی فەلەستین بە مافی خۆیان بگەن لەو کاناڵایی کە مثلا سازمانی ئازادی بەخشی فەلەستین و یاسر عەرەفات و ئەوان تێیانە کرد ئەمیر بخۆی ڕژیمێکی ترۆریستیە واقعاً ترۆریزمی پەرە پێداوە لە خاوەرمیانە و ئاستی جیهانیدا دەرنەتیجە ئێمە ئازانین عاقبەت ئەو محوەری مقاومەتی ئیسلامیە مانعێکی گەورە لە بەرابەر ئەو خاوەرمیانەیەکی مەوردی نەزەری دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیل بووە ئەو محور مقاومەتی ئیسلامیە زۆر زەربەی خواردووە بەڵام ئێستا تەواوەن شکستی نەخواردووە شکستی ئەو محور مقاومەتە ئەو کاتەیە کە جمهوری ئیسلامی ددان بە شکستا بنێ لەم نەپرسی ئەوانیانوێ ئاڵقەی نەهایی بە شکست چێشانی تەواوەتی محوەری مقامەت لە کاناڵی بە شکست چێشانی جمهوری ئیسلامی مسۆگەر بکەن دەرنەتیجە ئەلئان جمهوری ئیسلامی کە تۆڵی تووشی سەرلێشاوی معلومە تووشی سەرلێشاوین لە بەرابەر دووڕێیانێکی زۆر قورسایە بە هەر بارێکیا بڕوە یانەوەیە بێتە پای ئەوەی بە تەواوەتی تەسلیم بوون قبولکە شکست قبولکە یا ئەگەر ئەوەنەکە هەرەوەی جەنابی نەتانیاهوواڵە دوای 6 ڕۆژی تر لێی ئەدەن گورزی نظامی لێوەشێنن ئەگەر پێش ئەم شەڕی 12 ڕۆژە ئەو تەوەهمە بوو کە نا شەڕ نابێ و موشەکەکانی ئێرانی زۆر قەوین ئەوە معلوم بوو تاقی کراوە وەکو مەرحەلەی ئەوەڵی شەڕێک معلوم کرا لەم شەڕی تەکنۆلۆژی و شەڕی هەوایی و لەم ترۆریزمی هەواییەدا بەڕاستی جمهوری ئیسلامی لاوازە عاقبە ئاسمانی کۆمەلگایەکی وە گەران لە اختیاری تەراتێنکردنی تیارەکە جەنگەکانی ئەمریکا و ئیسرائیلدایە دەرنەتیجە ئەوەیە تۆڵی جمهوری ئیسلامی داماوە بەڵێ لەو پەڕی داماویدایە جا ئەو وتووێژەی کاڵسۆن لەگەڵ پزیشکیان ئەوەی پێودارە من فقط دوو محوەریەڵم وەختێک جمهوری ئیسلامی ڕەهبەری ئەوەڵی کە خومینی بوو ڕەهبەری دووەمی خامنەیی بوو سەر و بنی قسەیان ئەوە بوو لە مناسباتای مختلفیانوت ئەمریکا ناتوانێت هیچ غەڵەتێ بکە پزیشکیان هاتووەڵێ ئەمریکا دەتوانێت خاوەرمیانە بەرەو سڵح بەرێ بەرەو ئاشتی بڕێ ئەگەر جوابی نەتانیاهوو نەداتەوە یا ئەگەر وانەکە و جوابی نەتانیاهوودا بەرەو شەڕی بەڕێ پەزەگەوا بێ ئەمریکا دەتوانێت کارێ بکە بەرعکسی کولی قسەی هۆویەتیەکە خومینی کردی و خامنەیش لە پەستا تەکراری کردوتەوە ئەوە لەو باوتۆ لە سەراسەری ئەو مساحبەدا هەموو کەس دەزانێت ئەمریکا عاملی ئەسڵی ئەو وەزیەتەیە بەسەر جمهوری ئیسلامی هاتووە بە تەحریمی اقتصادیەکەی حتا بەم گورزە نظامیە کە وەشاندی لە فۆردۆ و لەو جگایانە جمهوری ئیسلامی 15 ڕۆژی تریش مانگێ تریش حملاتی نظامی دەوڵەتی ئەرتەشی ئیسرائیل ئیدامی بدای نەیەتوانی فردۆ ئەو سێ مەرکەزە هەستەیەی کە حساسترن بە تایبەت ئەو فۆردۆ مەشهورە بە بۆمبارانی ئەرتەشی ئیسرائیل زەربەی لێ ناکەوت ئەوە گورزە نظامیەکانی بێتووەکانی بێدووەکانی یا کوێ پێڵێن ئەرتەشی ئەمریکایە ئەو زەربەی وشاندووە لە سەراسەر ئەو مساحبەدا پزیشکان هەرێوێ حسابی ئەمریکا و ئیسرائیل لەکجیاکاتەوە هەروەک ئیسرائیل ئەینن بۆ چوونی پزیشکانەوە بوو ئیسرائیل ئەتوانێت ئەمریکا ئەتوانێت سڵح تەڵەبێ خۆ کەمێکی مابوو پزیشکانیش بڵێ ئەگەر ترامپ
ئەم پرۆژەی سڵحەبەرێتە پێشە منیش کاندید یەکەم بۆ جای بەڕاستی وایە ئەوەش بەرعەکسی تەبلیغاتی هەمیشە و دایمی کولی دەم و دەستگای جمهوری ئیسلامی هەمیشە وتوانە لە تەبلیغاتی پێشوانە ئەمریکا و ئیسرائیل یەک پەکەجن بە یەکەوەن ئەنتەگران لەگەڵ یەکەن و ئەوە ڕاستە عاقبەت لەم کەشمەکێشی خاوەرمیانەدا هەموو کەس زانێ ئیسرائیل لەسەر پای خۆی اقتصادی سیاسی نظامی بەرگەی مانگێکی کشمەکەش لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر و حتا لەگەڵ فەلەستینیەکان و لەگەڵ حزب الله و پێشووتر دەوڵەتە عەرەبیەکان و ئێستاش جمهوری ئیسلامی ناگرت ئەوە ئەمریکا و هاوپەیمانانی ئەمریکا و هاوپەیمانانی ناتۆیی ئەوەن دەوڵەتی ئیسرائیلیان ئەوە ڕاگرتو دەی بەرعکسی تەبلیغاتی هەموو وەختی هەر بۆ نمونە حەسەن ڕوحانی بە ئیستلاح اعتدال تەڵەبی نێو جمهوری ئیسلامی کە چووە پای بەرجامیش کە بەقەد خامنەیی و زۆرێک لەوانی دیکە لە عەلەیهی ئیسرائیلیش تون نییە مانگە لەوە پێش لە قسە و باسێکە هەرم هۆشدارەی بە سەرانی نظامی جمهوری ئیسلامی داوی بابجان ئێوە وەختە باسی ئیسرائیل و نەخشەکانی جەنگی ئیسرائیلەکان هەر خۆمان و دەوڵەتی ئیسرائیل خۆی دامنێن ئیسرائیل و ئەمریکای یەکشتن بەبێ ئیمکاناتی نظامی دەی پزیشکیان بۆ ئەوەی عاقبەت گڵۆپی سەوزی قەوی بۆ ترامپ و ئەمریکانیشاندا لە پستا حسابی ئەمریکا و ئیسرائیل ئەوش دوایان زەربە نظامیش لێک جیا کردو ئەمانە نیشانەی گڵۆپن بۆ ئەو تەسلیم بوونە گڵۆپن بۆ ئەو پاشەکشەکردانە مەسەلە ئەوەیە ئەوان ئەیانەوێ سەرانی جمهوری ئیسلامیانەوێ تەسلیم بوونێکی ئابڕوومەندیان لێ قبولکەن واقعیەتەکەی وەیە بەتایبەت دەوڵەتی ئیسرائیل و نەتانیاهو و حتا بە دەرەجێکیش ترامپ بەمە ڕازی نابن ئەوانە ڕۆنێ خۆ ترامپ وتی دوایەوەی ئەم شەڕی 12 ڕۆژە و وتی جاڵان وەختی سوڵحە وەرێن تەسلیم بن هەر بەم لە بزەوتی هەر بەم ئەمە قسەی خۆمتۆ نییە ترامپ هەر بەم لە بزەوتی ئەڵان وەختی سوڵحە جاوەرن و جەنابی نەتانیاهو تەکراری کردووە ئەڵە هەرم جارش چوین ئێمە پرۆژەیەکی هاوبەشمان هەیە لەگەڵ ترامپ ئەویشەوەیە بەدیهێنانی سوڵح لە ڕێگای قودرەتەوە جا بەڵێ جمهوری ئیسلامی لە داواماوی تەواودایە لەسەر دووڕایەن یەکی سەختە یا شکست قبول دەکە یا گورزی لێ ئەوە شێننەوە و من پێم وابێ لە خاوەرمیانەیەکە کە ئەوان داسبێنن جمهوری ئیسلامی ئێستا جمهوری ئیسلامی تر ئەو جمهوری ئیسلامیەی ئێستا نیە گەر حتا بە نێویش بمێنێ بە ناوەڕۆک و کارکرد شتێکی دیکە نیە و بۆ تەواویەکەم هەر ئێستا عمری مەفیدی سیاسی خامنەی تەواو بووە بە تەوری واقعی بەشێ لەو سەردەرگومیەی ئێستای جمهوری ئیسلامیەوەیە ئەلعان جمهوری ئیسلامی من لە نەزەر منەوە بێڕەهبەرە ئەگەر تا مانگەبوو ئەلان بێڕەهبەرە و هەر ئەمڕۆ قالیباف ڕئیس مەجلسەکان وتێتی شەوی ئەوەڵی زەر بە نظامیەکە ئێمە هەموو تووشی شۆک بووین بە نەزەرم ئێستاش لەو شۆکە دەرنەچوو بۆ دقیقەن وایە بەڵام کێشەی ئەسلی هاور ڕەحمانەوەیە کە بەشێکی زۆر لە چاودێرەکانی دۆخی ئێران ئەوە ئەبینن کە باسی بێڕەهبەربوونی جمهوری ئیسلامی و باسی ئەو داماوی و ئەو پەککەوتنی جمهوری ئیسلامی کە پەشی کەوتووە کە بە هەموو شێوازێک هەوڵەدا کە و وێنەیە لابرێت و وێنەیە کاڵ کاتەوە بەڵام ڕۆژ ڕۆژ ئەوە معلومترە بێ ینی لە چەند ڕۆژی دوای کۆتایی هاتنی ئەم شەڕەیە جمهوری ئیسلامی هەوڵێکی زۆری دا کە وێنەیەکی تر پێشکەش بکاتەوەوانەوە کە ئێمە وامان کرد و گورزمان وەشان و شوێنمان والێ کرد و ئیسرائیلمان بردومان کردووانەوە بڵێ یەکەم جار بێ دەوڵەتێک خوانێ ساڕۆ بە ئیسرائیلەوە بنێەوەوانە وەختی خۆی سەدام حوسێن نەیکرد بێ 30 ساڵ 30 ساڵ لەمەوبەر سەدام حوسێن 35 ساڵ لەمەوبەر 34 ساڵ لەمەوبەر لانی کەم ئەو کاری کرد بەرحاڵ ینی جۆرێکی ئاوانیشانەدا بەڵام ئەو دۆخە خێرا گۆڕا وێنەیە خێرا گۆڕا و خەریکە وەقاعەتەکان زۆرتر و زیاتر کەشف بنوەمە بەشێکی چاودێرەکانی یاخود خەڵکانێکی کە نەک لە ڕوانگەی من و تۆ وەکو شۆڕژ جێڕ و وەکەوەی کە خەبات بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامی بە بەشێک لە پرۆسەی ڕزگاربوونی و کۆمەلگایە ئەزانن خەڵکانێک کە
زۆرتر لە بڵێن وەکو ڕیال پۆلیتیک سەیری دۆخەکەکەنەوەوانە و مەسائلەکان ئەیانوێ بە شێوازێکی واقعی و بێلایەنانە هەڵسەنگێنن باسەکانەوەیە کاڵێن ئەوەی کە لە بەردەم هەڕەشەی تێکچوون لە ناوچوونایە جمهوری ئیسلامی ئێران نییە بگرە تەواوی دەوڵەتی ئێرانە ینی دەوڵەتی ئێران بە ئاراستەی تەحویلبوون و گۆڕانی بە دەوڵەتێکی فاشل خەریکە هەنگاو هەڵەگرێ دەوڵەتی فاشل ئیتر نموزەکانی دیارەوەی کە لە لیبیایەوەی لە یەمەنا هەیە ئەوەی کە لە بەشێک لە وڵاتەکانی تری ئەفریقیا هەیە لە کۆنگۆ و لە هەندێک جێگای ترەوەی لە عێراقا هەیەوەی لە سووریا هەبوو و لای ئەزال هەیە لە لوبناان بە جۆرە لە جۆرەکان هەیە ئەمە ئەم دەوڵەتە فاشلانە کە ناتوانن بڵین کارە سەرەکیەکانی دەوڵەتێک بەڕێوە بەرن کە پاراستنی مەسەرەن چوە سنووری وڵاتە و پاراستنی ئەمنیەتە کە وەکو بڵێنە و تعریفاتانی کە بۆ دەوڵەت دانرێ کە بڵین مۆنۆپۆلی بەکارهێنانی زەبر و گورزی بڵین هێز لە ناو وڵاتێکا لە دەستی دەوڵەتایە ئەم شێوازە لە دەوڵەت نامێنێت و بۆ شێوازە نامێنێت دەوڵەتی فاشل ئەوە هینەکەیت تعریفەکەیەتی ئێران ممکنە لە ئاستانەی تەحول و ئاڵوگۆڕاوێ برەو دەوڵەتێکی لەو بابەتە و ئیسرائیل لەم نێوەیە بە پێچەوانایی لێرە بەشێک بڵێن بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ئیسرائیل جیاکەنەوە گوایە ئەمریکا بەرژەوەندی لەوایانە کە دەوڵەتی ئێران بەم جۆرەی لێبێ بەڵام ئیسرائیل باچی نییە بە پێیەوەی کە ئیسرائیل هەڵسەنگاندن بۆ دۆخەکاکە ئەوانە بەلای ئیسرائیلەوە هەڵوەشانەوەی دەوڵەتی ئێران یا بە عێراق بوونی ئێران بۆ ئیسرائیل مەکسەبێکەوە ئەتوانێت یەکێک لە نەک هەر دوژمنە هەر ئێستاییەکانی دوژمنە پۆتانشێلەکانیشی بۆ داهاتوو ئەگەر دەسەڵاتێکی تری بڵین لایەنگر لە کێشەی فەڵەستین بێتە پێشەوە بێتە کایەوە لە ئێرانە لەو بڵین دوژمنە و لەو نارە ڕزگاری ببێت ئەمە دۆخێکی تایبەتە بەڕاستی من ئەتوانین بەرنمەکانی داهاتوو زۆرتر لەسەر ئەمەش بڕێن بەس من هەستم کرد ئەم نیشانانە کە لێرە و لێوێ دەرەکەون من بەرەوە قەنەعەتابە کە ئەمە احتیمالیی واردە لە ئێران ناکوبە ینی ئێمە بەو ئەندازەیە کە هێزە شۆڕژێڕەکان خۆیان ئامادە نەکردو بۆ پێکێنانی ئاڵ و گۆڕێکی خێرا و ئاڵ و گۆڕێکی شۆڕژێڕانە و ڕادیکاڵانە لە دۆخی ئێرانە بەو ئەندازەیە ئەبێ مەترسی گۆڕانی ئێران بە عێراق و سووریا و لیبیا و یەمەنێکی تر ینی مەترسیەکانی زۆرتر بێ تەبعاً مەترسیەکان زۆرتر بوون دوای ئەم 12 ڕۆژ شەڕە دیمان پێیان بێ لە بەرنامی پێشوا قسەمان لێ کرد نامێت و پاتیکەمەوە هەر ئەو 12 ڕۆژ شەڕە پێش شەڕەکە و 12 ڕۆژ شەڕەکە و ئاتەشبەسێکیش تا ئێستا بووە ئاسەوار و کارەساتی لەسەر کۆمەڵگای ئێران لەسەر خەڵکی ئێران لەسەر بەشی خەباتکار زیاتر بووە جاری پێش و باسمان کرد هەر ئەو نمونەیە دووبارە دێنمەوە ئەڵانەوە نزیکە بینەوە لە مانگێک لە دوورکەوتنەوە لە دەستپێکردنی ئەو شەڕە ئەو خەباتە پرجنب و جۆشەی کە بەشەکانی جۆراوجۆری بزوتنەوە ڕادیکالەکان بوویان ڕاستەکەی ئێشتا کوونێ پشتیان ڕاز نەکردوێتەوە تا ئێستا کوونێ ئێشتا کوونە تاکولۆقەیە گەگەر قسە لە خەباتی فەرهەنگیان معلمان پەرستاران کرێکاران ئەوەیە دەرکەوتێتەوە دوێنێ پێرێ مەسەڵەن نانەوەیان لە شاری مەشەد دەستیان کردوێتەوە بەیەترە زووتر وەسیعی بوو مەزومەیە بەڵام ئەو شەڕە ئەو خەبات و مبارزاتی تەواو خستە پەراوێزە و تا ئێستا پژڕاز نەکراوەتەوە لەوە بگرە تا موسیبەتەکانی کە لە شوێنی مەدەنی دراوە لە شوێنێکی وەکو تەجریش کە شوێنێک خەڵکی عادی بۆ لێ دراوە بە تەعدادێکی زۆر خەڵک لەوێنە لە بینچوالان بۆ خۆی بۆتە سکانداڵێک کە باسێکەن بەستە دەوڵەتی ئیسرائیل و ئەرتەشی ئیسرائیلە دەنەچە بەهانەیەک کە جمهوری ئیسلامی دەستی کەوتووە بۆ سەرکردگەری لە کۆمەڵگادا بە هەزاران کەس دەستگیر کراون واڵعان لە تەوەری دیکەی باسەکەمانە ئەوەی خەریکە نزیکە بێتەوە لە 9 ملیۆن ئینسان چونکی لە ئەفغانستانەوە وەختی خۆی لە نەتیجەی شەڕ هاتوون و
نیشتەجێ ئێران بوون دەرکراون بەبێ هیچ پاساوێت دەنەچە ئەگەرەکان زۆرن لە بەرابەر ئەوزاعی ئێراندا ئەگەری جۆرا و جۆر هەیە کە بەداخەوە ئەگەرە کۆنە پەرستانەکانیش بەتەدا زیاترن لەوەی مەسەرەن تا ئەم لەحزە ئێستا دەوڵەتی ئەمریکا ئەوەی پێیان ڕژیم چێنج لە بەرنامەیدا نییە چونکی ئالتەرناتیڤیشی بۆی نییە بەڵامەوە هەرەوە ئەگەرە نییە جا لێرەدای منیش باە کشت بڵم منیش بە دەرەجەیەک پێم وایە ئستراتێژی لانیکەم ئەم دەوڵەتی ئێستای ئیسرائیل دەوڵەتی نەتانیاهو ئستراتێژی قسەی کاری زۆردوریان وفۆقی زۆردوریان لە بەرابەر ئێران و جمهوری ئیسلامیدا ئەینەن ئەو جۆرەی دەوڵەتی ئەمریکانیە دەوڵەتی ئەمریکایە کە تا ئێستا ڕژیم چێنج گۆڕان ئەوەی لە دەستوردان نییە و بەڵکە زۆرتر بە قەولی خۆیان کۆنتترۆڵی ڕەفتاری جمهوری ئیسلامی و تەسلیمکردنی و سەردانەواندنی و تا ئەو کارگەیشتۆتە ئەو جگای با بە وەزیر خارجەکەشیان و خودی خامنەی نەقڕەکە گویا وتێتی سەرمایە گوزاری ئەمریکایە توانن بێن لە ئێران سەرمایە گوزاری بکەن ئەو معاملەیە کە ترامپ بەدوایەتی بەڵام معلومە ئیجازە بە سەرمایهداری ئیسرائیلی نادەن دەنەچە لەوەش بگە دەنەچە جیاوازی هەیە لە ئستراتێژی بینی دەوڵەتی نەتانیاهو دەوڵەتی ئەمریکا جا هەر دەوڵەتە بێ دەوڵەتی دموکراتیا دەوڵەتی جمهوریخە ئەوان زۆرتر جارێ پرۆژەی ڕژیم چێنجوانیان نییە بەڵام دەوڵەتی ئیسرائیل و نەتانیاهو بەنەدەم لە ڕژیم چێنجەوە گرتوێتی تا داسەپاندنی هەرجومەرج تا داسەپاندنی ئەوەی ئێمە من و تۆ زۆر جا قسەمانە کردووە سناریۆی ڕەش لەو کۆمەلگایەدا لە دەستوریانە هەیە بەشێکیشی ئەوەیە بەتایبەت دەوڵەتی ئیسرائیل وەکو دەوڵەتە لە خاوەرمیانەدایە نزیکە پێی وایە ئێرانێکی زۆر پان و بەرین باشەوە دەوڵەتی جمهوری ئیسلامی سەرنگون کرا گەس بنە دەوڵەتێکی سۆسیالیستی هاتە سەرکار خۆ منەزارم دەوڵەتێکی سۆسیالیستی عاقڵ وەکو دەوڵەتی جمهوری ئیسلامی تێوە ناچێت لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلوانە هەر سیاسەتێکی بێەوە بەجێگایەکی کارەسات بۆ خەڵک دروست ناکە بەهانەی جەنگە فرۆزی و ترۆریزم بەدەستەوە نادا بۆ فاشیزمی حاکم لە ئیسرائیل دەرنەچە لە داهاتووی ئێران دەوڵەتەکانی داهاتوی ئێرانی دوای جمهوری ئیسلامیش دەوڵەتێکی وەکو ئیسرائیل کە چکۆلەشە بەرحاڵ نیگەرانی خۆیانێ بۆیە داسەپاندنی هەرجومەرج نائارامی لە ئێران حتا ئەوەی چودانم تێکە تێکەبوونی جۆغرافیایکی گەورە بە نظرم هەیەت حاکمەی ئیسرائیل پێی ناخۆش نییە بە دوای شێو هەیە دەرنەچە من پێما بێ ئەتفاقەن یەکێ لە نیگەرانیەکانەوەیە دانیشتنی ئەم جارەی ترامپ نەتانیاهو بۆ ئێستای ئێران و ئایەندە نەقشەی خەتەرناکتریان ڕشت بێ بە دەخاڵەتی نظامی زیاتر بە داسەپاندنی ئەو سناریۆی ڕەشەی کە ئێمە لێی نیگەرانین ئەمانە هەموو ئەگەرن و گەریجەی نیگەرانین بۆ یەکانێ من پێما بێت لەم پرۆسەدا ببورن ئەگەر لەم پرۆسەدا جمهوری ئیسلامی ددان بە شکستەکە بنێ ئەو تەسلیم تەڵەبیە مطلقا ئیمزا بکە نەتیجەکەی نەبێتەوە شەڕ ئیدامە پەیدانەکە ئەوە کەم زەرەرترە ئەوە باشترە هیوادارم عاقبەت لە بینی ئەم دوودانە گوزینەدا بە قەولی خۆیان جمهوری ئیسلامی ئاڵای سپیەکەی هەڵکە سەردا بنەوێنێ خۆزانم فاشیزمی ترامپی و فاشیزمی ئیسرائیلیشی پێ بەقووەت دەبێت بەڵام هەرەوەی شەڕ ئیدامە پەیدانەکە ئەو کارەساتە دانەسە پێتۆ پێم وایە کۆمەلگای ئێران بەشی ئازادی خواست بزوتنەوەی کرێکاری ئێمە چەپ و سۆسیالیستەکان عاقبەت جمهوری ئیسلامیەکی تەسلیم شدە و زەعیفتر لە بەرابەرمان دەبێ مەجال ئەبێت خۆڕێخینەوە خۆ سازمان بدەین بێنە مەیدان بۆ ئەو سەرنگونی شۆڕە جێرانەی کە پلاتفۆرمان بۆی هەیە سیاستمان بۆی هەیە بەیان کراوە بەرحاڵ ببینە پێشە بەڵکو بە ئیرادەی کرێکار و زەحمەکێش و جەماوەر واقعاً لاشەی جمهوری ئیسلامی لە گۆڕ بنرێ نە لە نەتیجەی بۆمبەکانی جەنابی نەتانیاهو ترامپ و ئەو کارەساتی دایەسە پێن و هێزە دەستە ڕاستیەکانیش ئەکەن بە حاکم لە ئێران
زۆر باش دەست خۆش هاوڕێ ڕەحمان تقریبا نزیکی ساعت و نیوەکەی بەرنمەکەمان تێپەڕان بە داخۆتن ناتوانین لەمە زیاتر بەردەوام بین بەرنمەکان زۆر درێژە بێ و بینەرانمان زۆر ماندووە بن سوپاسی بینەرانەکەین کە تا ئێستا بەشێکی زۆریان لەگەڵمان ماونێتەوە و خوازیارم دووبارە بڵێم لە ڕێگەی خۆتانەوە لینکی ئەم بەرنامانە بڵاو بکەنەوە ئەگەر تا سەرنتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سبسکرایب بکەن. زۆر ژنارێکمەیە پێشەوەی تەوا بێ بڵێم تەوەری دوایی باسەکەمان لەسەر ئەم هجوومەیە بۆ سەر ئەفغانستانیەکان کراوە بەتایبەت هەتاوجێ بزانم تۆ لە من چاتر ئەوەشت هین کردووە تاقیم کردووە ئەزانی لەو بابەتۆ قەیناکە ئەگەر کامنتێکی سێ چوار دقەی خودی تۆ بێ منیش دو سێ دقەیەک بڕێک بەرنامەکەمان درێژە بێتەوە زیاتر قسەی لەسەر کرد. زۆر باشە بەڵێ ڕاستی من بەهۆیەوەی کە بەرنمەکان وەختەکە زۆر درێژ بووە زۆر هەستم کرد کە وەختیەوە هاتۆ بەرنمەکان تەواوکەین وەڵام وەختوەڵی مەسلەکە گەرم و گوڕەوە ساتێکی شە بەڕاستی لە ئێرانە خۆخاوە وا دیارە جمهوری ئیسلامی ئێران بەشێک لە نوشستیەکانی و شکستەکانی داماویەکانی ئێوێ بە داشەقەی توندوتیژی و تیرۆر وە بڵێن بەڕاستی پراکتیزەکردنی وحشیگەری و سیاسەتی ترامپ ئاسا لە بەرامبەر کۆچکردوانە بەم بڵێن داشەقە هەستێتەوە ئەمە بەکاربێنێ بۆ کۆتایی هاتن بە کێشەکانی ینی هەمیشە دەوڵەتە کۆنەپەرستەکانی دنیا عادەتیانە کە بە جۆرێک بڵێن کە شلفیدا یاخود کۆچی قوربانێکە دۆزنەوە بۆی کە لە کێشەکانیان ڕزگاریان بێت و بەرحاڵ ئۆباڵی هەموو ئەو شێشە و ئەزم و قەیرانانەی کە کۆمەلگا پێوەی ناڵێنێوانە بکەن بخەنە سەر شانی زائیفترین و لاواسترین بەشی کۆمەلگاوە ئەوان بە تۆمەتباری ئەسلی هەموو نەهامەتیانە بزانن لەم کەیسە ئەمڕۆی ئێرانە جمهوری ئیسلامی بە جۆرە لە جۆرەکان نازان بەهۆی چ حادیسەیەکەوە بۆ دیارە کۆمەڵێک ئەفغانی کۆمەڵێک خەڵکی ئەفغانستان یاخود کۆچکردوانی ئەفغانستانی ئیستیغلال کراون و بەکارهێنراون لە هەندێک لە دام و دەستگاکانە بۆ دروستکردنی هەندێک چەک یاخود ئەوانەش قسە و بابەتی باسی لەم بابەتانە ئەکرێ و لە ڕێگاوە و لەم ڕێگایەوە ئەو بڵین دەنگۆیان بڵاو کردوەوە یاخود ئەو جۆرە پروپاگەندیان بڵاو کردوەوە لەناو خەڵکا کە ئەفغانستانیەکان ئەتوانن وەسیلەیەک بن بۆ هاوکاریکردن لەگەڵ مۆساداوە بن بە سیخوڕی مۆسادەوە مانەوە ئەمەشیان کرد بە سەرەتایی دەستپێکردنی حملەیەک و کەمپینێکی زۆر فراوان بۆ دیپۆرتکردنەوەی سەدان هەزار ئەفغانی ماوەی ساڵی ڕابردووە نزیکەی ملیۆنێک ئەفغانی لە ئێران دوورخراوەتەوە دەرکراوە نێراوەتەوە بۆ ئەفغانستان یاخود بە جۆرێ بێت لە ئێران دەرکراوە و هەر لەم مانگی ڕابردووە 9 ملیۆن لەوان وە دەرنراوە مەسەلەن کارگەری بڵێن هیند دیدا نەخۆش و بڵێن ئازاردیدە لەسەر کارەکانیان ڕاپێش کراون و نێراونەتەوە ژن کە لە خەستەخانەیە کە بڵێن حامیلە بووە هەر لە خەستەخانەوە براوە مناڵ لە مەکتەب خەڵک لەسەر جادا بە جۆرێک خەڵکیان لەسەر جادە کردو سواری سیاریان کردو نردوانێتەوە بۆ ئەفغانستان وە وەختێکی گەیشتونەتەوە ئەوێ بۆ ناو ئەفغانستان دووبارە بوونەتە قوربانی ئەو مامەڵە تونند و تیژ و نائینسانیانی کە تالیبان لەگەڵیان نەکردوون ینی بەڕاستی تراجیدیایەکی بە معنای کەلیمە نائینسانیە و هەر عینەن ئەو شتێکە ترامپ لە بەرامبەر مەکسیکەکانە لۆس ئەنجلس کردی عینەن ئەو شتەیەکە فاشیستەکانی ئەوروپایان نوێ لە بەرامبەر پەنابەرانی گوایە ئەفریقایی یا موسڵمان یاخود عەرەب زمان بەشێک لە وڵاتەکانە بیکەن هەموو ئەو بڵین نمونانەمان لێنێتەوە یاد کە بۆ ئەو پرۆسیسەی کە سەرنجام بە هۆڵۆکۆست و بە کۆمەڵکوژی کۆتایی هاتووە لە مێژووی ئینسانیەتە ئەم سیاسەتە ئەومان بیرێنێتەوە بەرحاڵ ئەمە سیاسەتێکی زۆر نائینسانیە بەزمە سەرنجی شتێکم داویژەوەیە کە بەشێکی زۆری چەپەکانی ئێران ئەم سیاسەتانی ئیدانە کردووە
بەڵام تەوەجوکردن بەوەی کە ئەم مەسلەی بکەن بە مەسلەیەشی ڕایگشتی دنیا کەمێک من لاواز بینیم هەستەکەم کە ئەمە پێویستی بەوەیە ئەمڕۆ ئەم مەسلێ زەق بکرێتەوە لە ئاستێکی فراوانی نێودەوڵەتیاوە جمهوری ئیسلامی ئێران سەرباری هەموو ئەو ڕاستیانی کە خەڵک لەبارەیان و ئەیزانێ ئەم ڕاستیش لەبارەیانەوە بزانێت کە چه سیاسەتێکی هاوشێوەی ترامپ و ترامپیستەکان لە بەرامبەر پەنابەرانی ئەفغانستانی یاخود کۆچکردوانی ئەفغانستانیا پراکتیزاکەن و مارسێکن. دەست خۆش بێ من قسەیەکی زیاتر لەوانەی کە تۆ باسە کرد و کارەساتێکی گەورەیە هەرەونە ئیزافە بکەم ئەمە بۆ خۆی یەکێ لە ئاسەوارەکانی ئەم شەری 12 ڕۆژەیە حقەتەکەی وەیە هەمیشە و دایم خەڵکی ئەفغانستانێک کە لە نەتیجەی شەڕ و ماڵوێرانی لە خودی ئەفغانستان ئاوارەی لەبعادی چەند میلیۆنی ئاوارەی ئێران بوون بازێکیان بۆ 40-50 ساڵە لێرە دانیشتون و عینە ئەتوانین نام و شار و مەندیە و کۆمەڵگای بوون لە کار و ژیانە شرکەتیان بووە هەمیشە و دایم لە ژێرباری ئازاری هەم جمهوری ئیسلامیا بوون هەم ناسیۆنالیزمی ئێرانی کە حتا ئەوانی وا لە ئۆپۆزیسیۆنیشە بوون بە پرۆپاگەندی دژی ئینسانیان ئێش و ئازاری گەورەیان بۆ سەر دانیشتوانی ئەفغانستانی لە ئێران بووە بەڵام باوجودەوە بەرەی ئینسانی ئەو کۆمەلگای و بەرەی ئازادی خوازە و بەتایبەت ئێمە چەپ کۆمۆنیستەکان هەمیشە و دایم ڕاستەکەی پشتیوانی ئەوان بووین وەک ئینسانێک کە لەوێنە کارەکەن ژیانەکەن زندگیە بنە سەر بەڵام ئەمە دووبارە بەهانەی داوەتەوە بەدەست جمهوری ئیسلامی هەم بۆ ئەو فشارانە بۆ سەر کولی کۆمەلگا و بۆ بەشێکشی ئەوەیە بە دەرکردنی ئەفغانستانیەکان ئەوێ بە دانیشتوانی خودی ئێران بڵێ منم کارانم لە دەست دێ کاری دژی ئینسانی ئاوام لە دەست دێ و دەنەچە مەجبورن بێسلا خۆیڵێ سەردا بنوێنن عاقبەت سیستمێکم بەسەرتانە حاکم من هەرەوە زیاد دەکەم پێویستە زۆرترین پشتیوانی لە ئەفغانستانیەکانی دانیشتووی ئێران بکرێ لە دژی ئەم دەرکردنی بە زۆری جمهوری ئیسلامی کەمپین وەڕێکخراوە قسەی تۆ باست کرد ئاشتا لە ئاستی نێونەتەوەی زۆر گەورە نەبووتەوە ڕەنگە وابێ من بۆ خۆم 4-5 ڕۆژی ڕابردوو خۆت دەزانی بە دەلیلەوەی لە سەفەر بووم و لە دەستڕسانە بووم بە وردی متابعەم نەکردووە بەڵام ئەو نازانم کاردانەوەی زۆریش بووە بە تایبەت هێزە چەپ و کۆمۆنیستەکان کەمپینهایەک ڕاگەیاندراوە بۆ پشتیوانی لە ئەم ئینسانانەی لەبعادی ملیۆنی لەژێر فشاردان و بۆ بربەرەکانەی لەگەڵ جمهوری ئیسلامی ئەبێ بۆ بەرپەرزدانەوەی ئەم سیاسەتە دژی ئینسانی جمهوری ئیسلامی لە ناو خۆی ئێران و لە دەرەوەی ئێران چیمان لە دەست دێ بیکەین و من ئەم بەشەی لە قسەش بۆتەوەکەمەوە واقعەتەکەیە ئەمە کە ڕاست بە ئەفغانستانیەکان مربوط نابێتەوە لە بینەران و بیسەرانمان داواکەم زۆر بەجددی ئەم مناسباتەی بینی دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیل و ترامپ و نەتانیاهوانە بەجددیتر بە عینوانی پرۆژەی خەتەرناکێک بۆ دنیای ئەمڕۆ و بۆ خاوەرمیانە و هەیانە لە بەرچاوی بگرین و سعی بکەین بەڕاستی لە بەرابەری ڕاوەستی ڕاست زۆر باشە دەستەکان خۆش هاوڕە ڕەحمان بەرحاڵ باس و بابەت زۆرن و ڕووداوەکانیش زۆر سەریعتیە پەڕن کاتی بەرنامەکەشمان مەحدودە فریا ناکەوین بە تێروردەسەلی باسی هەموو باسەکان و بابەتەکان بکەین بەڵام ئەوەی بۆمان بکرێ باری سەرنجی خۆمان دەرەبڕین بینەرانی ئێمە توانن تەنانەت دوای بەرنامەکانیش ئەگەر سەرنجێک ئەگەر ڕەخنیان هەیە ئەگەر دیدێکی تریان هەیە توانن وەکو کۆمنت لە یوتوب بە تایبەتی بینووسن کەمەوە بەرنامەکانی ترمان سوودی لێوەربگرین بەرحاڵ لە هەر شوێنەکەن زۆر سوپاسدانن کە تاسە لەگەڵمان بوون تا یەکتر دیتنەوەیشی تر تا بەرنامەیەکی تر هەمووی ئەوەی ئازیز بە شادی و کامەرانی هەسپێری هەر شادی